بینەرانی عزیز سڵاتانێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەم ڕۆژ با کۆمەڵە بەرگۆ بابەتینەوە هاتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشویست. هیوادارین هەموو لایەکتان لەشساغ و تەندروست باش بن و بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. خۆشەویستان، کوی پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام بە دوو بەشی جیاواز. لە بەشی یەکەمیانە گفتوگۆ دەکەین لەسەر پلانە کارگێڕیەکان بۆ بەردەوامیدان بە ڕشتنی دەرمانە پاکەرەوەکان کە هەروەکە زانین ئەم دەرمانانە کاتێکە دەڕێژێت لە پێناو پاراستنی هاوڵاتیانە لە پێناو ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، کە دواتر لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین بزانین پلانەکانیان چۆن بووە و چۆن کاریان لەسەر کردووە. لە بەشی دووەمی پرۆگرامەکە گفتوگۆ دەکەین لەسەر شێوازی خۆپاراستن یان شێوازی بەرزکردنەوەی بەرگری جەستە لە ڕێگەی خواردن و خواردنەوەکانە، بزانین ئەو خواردن و خواردنەوانە کامانن کە کار دەکاتە سەر بەرگری جەستە و لە هەمان کاتدا کام جۆری ڤیتامینات گرنگە کە بەرگری جەستەی مرۆڤ بەرز دەکاتەوانێت. بە شێوەیەکی گشتی لەسەر شێوازەکانی خۆپاراستن قسە دەکەین، لەسەر شێوازەکانی بەرزکردنەوەی بەرگری جەستە قسە دەکەین و لە هەمان کاتدا کۆمەڵێک پرسیار هەیە کە لە ناو خەڵکدا زۆر دووبارە دەبێتەوانە. ئێمە ئەمڕۆ هەوڵ دەدەین کە ئەو پرسیارانە ڕاستی میوانەکەمان بکەین و وەڵامەکانی بۆ ئێوەی ئازیز وەربگرین. بە شوەیەکی گشتی ئەمە کوی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ چەند ڕاستەوخۆیەکشمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە. سەرەتای دەستپێکی پرۆگرامەکەش بە ڕێنمایی تەندروستی دەبێت. با پێکەوە بینەری بین و لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە لەگەڵتانە بین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکە. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکە، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. سەشکاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان. ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر پلانە کارگێڕیەکان بۆ بەردەوامیدان بە ڕشتنی دەرمانە پاکەرەوەکان. هەروەک دەزانین کە دەرمانە پاکەرەوەکان لە ئێستادا لەلایەن لە لیژنەیەکی هاوبەشانێک کە لە چەند بەشێک پێک هاتوون، ئەم دەرمانانە دەڕێژن لە سەرشەقام و لە شوێنە گشتەکانەوە و شوێنانەی کە پێویستە لە پێناو پاراستنی هاوڵاتیان و لە پێناو بەرەنگاربوونەوە یان لە پێناو ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەمڕۆمانێ بزانین ئەم لیژنانە چۆن کاریان کردووە لە هەر لە سەرەتاوە هەتا ئێستاوە پلانیان چۆن بووە و لە داهاتوودا پلانەکانیان بە چ شێوازێک دەبێت. هەر بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ئارام جەمالمان کردووە کە بەڕێزیان جێگری لە پرسرای خزمەتگوزاری شارەوانی سلێمانی. کاکارام سڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانیتان باش. سپاس بۆ گەشتەکەتان. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت. کاکارام هەروەکو بەڕێزت پێشتر ئاماژەت پێکەی کە لیژنەیەکی هاوبەشتان هەیە. ئەم لیژنە هاوبەشیە لە چەند بەڕێبەراتی پێکاتوە و سەرەتای دەست بەکاربوونی بەڕێستان کەی بووە؟ زۆر سپاسان دەکەم، سوپاسی کە نەڵەوە ڕێزەگەشتان دەکەم بۆم بانگێشتە و بۆ گەیاندنی چەند زانیاریش بە هاوڵاتیان. ئێمە هەر لە بیدایەتی هاتنە ناوی ئەم ڤایرۆسە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی و بۆ عێراق بەگشتی بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامی سلێمانی لە بینای قایمقامی سلێمانی ژوورێکی ئۆپەراسیۆن
پێکهێنرا لە چەند بەڕێوەبەراتێکی پەیوەندیدار کە بەڕێوەبەراتەکان بریتی بوون لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی بەرگری شارستانی سلێمانی تەندروستی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانی کە ئەمانە هەرێکە و بە پێی ئیمکانێت و توانای خۆیان تیمەکانیان خستە خزمەتی ئەم کاری بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. باشە هەر لە چواری سێ ئەو شەوەی کە ئۆپراسیۆنەکە پێکهێنرا و بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی کۆبوونەوەی لە قایم قامێت کرا دەستکرا بە تاقیمکردن و دەرمانڕێژکردنی سنتەری پارێزگای سلێمانی کە لە مزگەوتی گەورە و بەردەکی سەراوە دەست پێکرا و تەشەنەی کرد بۆ هەموو جادە سەرچەکان و بازرگانەکانی ناوشار. بەڵێ هەمووتان بە یەک تیم کار ئەکەن یاخود دابش کراوە سەر بۆ نمونە ئەگەر نەخۆشخانەکان کێ ئەیکات جادە سەرەکیەکان کێ ئەیکەن چۆن دابش کراوە؟ نە هەمووی هەمووی بەیەکەوە ئیژەکەین یەک بەبەستمان هەیە بەڵام دوای ئەوە لە بینای بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی ژوورێکی ئۆپەراسیۆن تەشکیل کرا کە نوێنەری ئەو بەڕێوەبەراتانەی کە ئاماژەم پێکردن هاتن لێ ئامادە ئەبن لەسەر نەخشەی شاری سلێمانی جادە سەرچەکان و بازرگانەکان جیاکراوەتوانێ گەڕەکەکان جیاکراوەتوانێ فەرمانگەکان جیاکراوەتوانێ هەر فەرمانگە و بەپێی ئیمکانێت و بەپێی توانای خۆی کاری خۆی پێڕاستپێرا و بەپێی بەرنامێکی داڕێژکرا و هەڵەسێ بە کار و چالەکەکانی خۆی. ئێمە وەکو شارەوانی سلێمانی ئەرکی جادە بازرگانی و سەرچەکانمان گرتوتە ئەستۆ بە حکمیەوەی کە ئێمە ئامێرەکانمان گەورەیە تەنگەرەکانمان ناتوانین بچین ناو کۆڵانەکانەوە بە ئاراستەکردنی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی شارەوانی و سەرپەرشتیاری جەنابی جێگری سەرۆکی شارەوانی ڕۆژانە ئەرک و چالاکیەکانی خۆمان ئەو سنوورانەی کە لە ئەستۆمانە وەری ئەگرین و بە چەند تیمێک 2 تیم بێ 3 تیم بێ دەرەچین بۆ شوانەی کە لە پێمان ڕاستپێرا و دەست دەکەین بە دەرمانڕێژکردن و تاقیمکردنی ئەو شەقامانە. کۆڵانەکان کاگارام کێکا بۆ پێیکەوت سارەکانیەوە گەورەی زیاتر جادە بازرگانەکانەکەن کۆڵانەکان کوێیکە؟ کۆڵانەکان یعنی لەگەڵ بەڕاستی ستافی تەندروستی سلێمانی و بەرگری شارستانی سلێمانی زۆر هیلاکن بەدەست ئەو بابەتەوە کە ئەرکی کۆڵانەکان و فەرمانگەکانیان گرتوتە ئەستۆ سەرڕایەوەش لە هەر شوێنەکە حاڵەتێک کە دروست دەبێ تەبلیغاکرێکە ئەمە زەلامێکە مەسەن شخصێکە تووشی ئەم ڤایرۆسە بووە یەکسەر تیمەکانی تەندروستی ئەگەنە سەر ئەو شوێنە و بە ماڵ و بەگەڕەکەەوە هەمووی تاقیمەکرێ و دەرمان ڕێژەکرێت. بە خۆشحاڵیە کاگەران فەرمانێکی وەرەگرن لە ژێر سەرپەرشتی لیژنەکانی قایمقامێت؟ ئێمە وەکو ئەرزی جەناتم کرد ئێمە ژوورێکی ئۆپەراسیۆنمان هەیە کە جێگری بەسمەوەی کێ سەرپەرشتی هەمووی ئەکا هەموو تیمەکان جەنابی قایمەقام سەرپەرشتیەکات ئێمە هەموو جەنابی قایمەقام سەرپەرشتیەکە بەڵام ئێمە تیمەکانی شارەوانی لە ژێر فەرمانی سەرۆکی شارەوانی و جێگری سەرۆکی شارەوانیە هەڵەسین بە ئیشوکارەکانی خۆمان. لە شاری سلێمانیە ئێستا هەمووی کراوە یاخودەنێکی ماوانێکی کراوە؟ وڵای خۆ دەزانی شاری سلێمانی گەورەیە شوێنانی کە زەرورە کوێ ئێمە بەڕاستی بازە شەقامێکەیە سەرەکیە بەڵام سیرەکەی دەشتیانی هیچ تا ئێستا بینایی تیجاری و دوکان و بازاری لێ دروست نەکراوە. ئێمە بە زیاتر تەرکیزەکەینە سەر ئەو شوێنانی کە خەڵک زیاتر تیای کۆ بێتەوانی و هاوڵاتی هاتوچۆی بووەکە و دەستی بەر ئەو کەل و پەلەی ئەو شوێنانە ئەکەوێ وەکو دارە وەکو عەموودە وەکو دەستکی دەرگای مارکێتەکانە ئەو زیاتر ئێمە تەرکیزەکەینە سەر ئەو شوێن مارکێتەکانی شەکەن سەر جادە بازرگانێکە هەچیکی لەسەر بێتە باشە کاگەرم کاریگەریەکەی چەندێکە مێنێتەوە؟ وڵی ئەو زانیاری دەرمانەکە من حەز ناکەم زۆر باسی کەم چووکە اختصاصی خۆم نییە من ئەندازیاری سەرشارستانی تەندروستی زیاتر لێزانن بەس وەکو من بیستومە لە برادرانی تەندروستی ئەوان دەرمانەکە ڕژەی تێکەڵەکەی زانن لێی گەڕێی خۆی وشک بێتەوانێ وەکو بازەکرێ 6 بۆ 7 ڕۆژ ئەگەر لە حاڵەتێکا باران ببارێ مشکلتان بۆ دروست ناکە؟ نان ئەگە خۆی وشک بێتەوە نا بەس تا وشکە بێتەوە نابێت ڕکێت و کاتی ئەوێت بە وشک بوونەوە؟ ناکاتی ناوێ بە کاتێکی کە مشکە بێتەوانێ.
بەڵێ زۆر باشە کاگارام ئێستا هەنێک کەس ئەبینیت کە خۆی ئەچێت ئەم دەرمانە ئەکرێت و بۆ نمونەگەر لە ماڵەوە خۆی بەکاری بێنێ هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو دەرمانی کە هاوڵاتیەکە بۆ خۆی ئەکرێت لە ماڵەوە بەکارهێنێ لەگەڵ ئەو دەرمانی کە ئێوە بەکارهێنن من نازانم حاڵەتی دەرمانەیە کڕێ بەڵام ئەو دەرمانەی کە ئێمە بەکاریشێنین من حەز ناکەم لێرە لەم کەناڵەوە لەسەر شاشەکەیەوە نایبێنم بۆی نەبێ بە ڕێکلامێکی بازرگانی ناوهێنان بەس جۆرەکانی نازانم خەڵک چی بەکارێن ئێمە دەرمانێ بەکارێنین ئەو دەرمانە زەرری بۆ تەندروستی نییە زەرری بۆ ئەو سەوزە و میوەیە نییە ئەگەر بەریکەوێ ئەتوانی بێتە ماڵ و بیشویتوانێ و تاسیرە و دەرمانی لەسەر نییە من خۆم کە سەرپەرشتی تیمێکی ڕشنی دەرمانەکەم من تەبیعەتم وا بەدەستی خۆمیشەکەم خۆم ڕەشەکەکەم چووشە بە دەموچاومە و چووە بەجلەکانیشما و ئەتیادیە کاریگەریشی نییە نەخێر بەس ئەوەیە من کاسمە ماڵەوە جلەکانم هەڵەخم لەبەرەتاوە ئایبنەوەی پێڵاوەکانیشم تاقیمەکەم و لە بەدرگادایانێم نایبە مەژوورەوە کاک ئارام لە ڕووی جۆرەوە مەبەستم هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ئەو جۆری کە بڕنە بۆ شەقامەکان بەکارێهێنن یا ئەوانەی کە بۆ مارکێت و بۆ دەستکی دەرگاکان بەکارێهێنن یاوی بۆ کۆڵانەکان بەکارێنن یا بۆ ئەلوەکان بەکارێنن هەموو یەک دەرمان و لە قایم خامێتەوە دەرمانە دابی نەکرێ بەشی ئەو بەڕێوەبەراتانی لێیرێ گرتنەوەکەشی بە سەرپەرشتی بەڕێوەبەری تەندروستی سلێمانیە ئێمە ئەو دەرمانەکە لە تەنکەرەکانی خۆمانەکە گیرێتەوانێ ئێمە چین ئەمەلی کردداری بەس ڕشکردن و تاقیمەکاکە بەڵێ بۆ شار و شارۆچکەکان چۆن ئەم کاراناکەن یاخود ئەوان تیمی تایبەت بە خۆیان هەیە ئەوانیش لێ بیکەن یاخود هەر تیمەکانی بەڕێستانن لێرەواچن بۆ شار و شارۆچکەکانی ئێمە شارەوانی بڵین وەزارەتی شارەوانی پێکاتۆ لە شارەوانەکان و شارەوانی ناوشار ئێمە وەکو شارەوانی ناوشار بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکان دەرەوەی سلەیمانیە قەزاوناحەکانە ئێمە بەڕێوەبەراتی شارەوانی سلەیمانی لە تاسڵوجەوە شارەوانی تاسڵوجە شارەوانی ڕاپەڕین شارەوانی بەکرەجۆ لەگەڵ سێ بەڕێوەبەراتیەکەی ناو شارەوانی سلەیمانی ئەمە لە ئەستۆی ئێمەیە کە ئێمە دەرمان ڕێژیکەین بەڵام کە چوویتە سنووری ماستەر پلانی سلەیمانیەوە ئەکەوێتە سەر ئەستۆی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان ئەوان هەموو لە هەموو قەزاوناحەیەکە شارەوانی خۆیان هەیە و بەڕێوەبەراتی خۆیان هەیە و خۆیان هەڵەستن بەو ئەمەلێت بەڵێ باشە کاگەرام تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان پارێزگاکانی تری لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێستانە بۆ ئەوی کە بۆن یەک جۆر دەرمان بەکاربێنن چۆن بەکاری بێنن هەماهەنگی هەیە لە نێوانتانە بەڕاستی من زۆر زاناریم لەسەر ئەو هەم بابەتە نییە چونکە من وەکو ئەرزی جەنابتم کرد من لەو ژووری ئۆپەراسیۆنە نیم کە لە قایم خامێت هەیە جەنابی جێگری سەرۆکی شارەوانی لەو ژوورەیە بەڵام ئێمە وەکو پارێزگار وەکو قایم خامێت هەموو وەکو جەنابی سەرۆکی شارەوانیش هەموو ئیمکانیەت و بڵین بەشەری و ئالی مکاینەکانی شارەوانی خسۆتە ئەم ئۆپەراسیۆنە و بە هیچ جۆرە دەرغی نەکردووە بەڵێ باشە کاگەرام چۆن سەرپەرشتی ئەم تیماناکرێت کاتێکارۆن ئەگەر کەسێک سەرپێچیە شتێ بکات هیچ لێپرسینەوەی ئیجراعاتێکی بەرامبەرێرە ئەمێ ئاماژە بۆم کە زۆر سوپاسی دەستگا ئەمنیەکانەکەین بە ئاسایشەوە بە پۆلیسەوە بە پیاوانی هاتوچۆوە زۆر سوپاسیانەکەین و زۆر بەڕێزن زۆر یارمەتیان ناوین پۆلیسی شارەوانی سلەیمانی ئێمە سێ بەشمانەیە کە لەم کردداری دەرماڕشتە بەشدارن وەکو شارەوانی سلەیمانی بەشی زیادە ڕێویمان هەیە کە بەشدارن لەگەڵمانە بەشی ئامێرەکانمان هەیە کە مەکاینەکانمان بۆ دابینەکە و ئەگەر عتەڵ شتێکیانە بێت دەست بەجێ چاکێکاتەوانێ و گازیان بۆ دابینەکە لەگەڵ بەشی خزمەت گوزاری لەگەڵتان لەگەڵ ستافەکە ئەڕۆن ئەو کەسانی کە تیمی چاکردەکان ئامێرەکانمان بۆ دابینەکەن ڕۆژێ پێشەوە هەچیەکی هەبێ چاچێکات و بە حازرکاوی بۆ مانێرێتە بەردەمی بەشی خزمەت گوزاری جەماعەتی بڵێن بەشی زیادە ڕەویش بۆ هەر شەقامێ بچین ئێمە تەبلیغیانەکەڵ لەو شەقامە دەرمانە ڕژین ئەچن تەبلیغی دوکانارەکانەکەن دوکانەکانیان دابخەن ئەو موادانەی کە هەیە کە ئەم دەرمانە تاسیر کاتە سەریبی بەنە ژوورەوە بۆی کە زەرمەند نەبن دوایەوە کە تەبلیغ کران جادە چۆڵکرا دەستگا ئەمنیەکانیش لەگەڵمانن بۆ ئەوەی کە جادەمان بۆ ببڕن ئاستەنگمان بۆ دروست نەبێ چونکە خۆ دەزانی ئێمە ئەم بەر ئۆبەری جادە دەرمان ڕێژەکەن ئەم سێ بەشەیەکە لە سەرۆکاتی شارەوانی
بەشداری ئەم ئۆپراسیۆن ناکەن. کاتەکەی هەر کاتێ بێ گونجاوە کاگەرام یاخود شەو بێت ڕۆژ بێ ساعاتەکان دیاری کراوە بەپێی پێویست. ئێستا ئێمە دوێنێ شەو ئالۆی سلەیمانیمان دەرمانڕێژ کرد بە حکمیەوەی ئالۆی سلەیمانی لە بەیانی و قەرەباڵغا سیارێت ئەو بارانەی پێیانەی هێندە ئالۆدا بەزێنن سیارەی پارێزگاکانی کەیەن کە میوە و سەوزەوا دەبن بۆ پارێزگاکانی خۆیان ناتوانین ئێمە بچین دەرمانڕێژکەین بەو قەرەباڵغیە. چاوەڕێگەین تا چۆڵە بێ کە چۆڵ بوو ئەو سایمە دەستەکەین بە ئێمە دوێنێ شەو دەستمەت ساعە حوتی ئێوە دەستماگر بە دەرمانڕێژکردن تا ساعات 9 شەو لێبووینەوەنێ لەشتا ساغ بێت. کاگارام ئەم لیژنەیە کە پێک هاتووە ئەندامەکانی لەسەر چ بنەمایە لەسەر چ پێوەرێک ئەم ئەندامانە دیاری کراوە بۆ منە ئەگەر خوانە خواستە یەکێک حساسێتی هەبێت یاخود ڕەبۆی هەبێت ئەتوانێت ئەو کردارە ئەنجام بات؟ نانە ئێمە وەکو شارەوانی سلەیمانی سێ هۆبەمان هەیە مەسول هۆبەکان لێپرسای هۆبەکان لەگەڵ کارمەندی ژینگە پارێزەکانیان ئەتوانم بڵێم شتێکی وەکو شتێکی خۆبەخشە چونکە بەڕاست کەس بە زۆر نایەنرێ بۆ ئیشە ئەبێ خۆبەخشبی چاو لە پاداش نەبێ چاو لەوە نەبێ خۆبەری دەپێشەوانێ ئەبێ خۆبەخشبیت ئەبێ خۆدای ینی ئەزعف الإيمان دەردی مەسەلەکاڵێ ئەبێ دایشنی کە معرەزی بۆی کە تووشی ئەو نەخۆشێش ببیت تا ئێستا ڕووی ناوە ئێمە بیرمان لەوە نەکردەوە ئەگەر تووشیش بین ئێمە کێشەمانە لەبەری هاوڵاتی خۆمان پارێزین و شارەکەی خۆمان بە باکوتەمیزی بێڵینەوانێ و نێڵین لەمە زیاتر شەنەکە بن لە شتان ساغ بێ. کاگەرام لە لیژنەکانە یان لە تیمەکانە کاتێکە ئەڕۆن بۆ کارکردن هیچ کەسێک یان هیچ پزیشکی هیچ مەعاون توبیە کەسێکی تەندروستیتان لەگەڵایە بۆ خوا نەخواستە بۆ حاڵەتێکی نەخوازراو؟ من لێ شارم بۆ ئێمە لە بیداەتی ئۆپەراسیۆنەکەەوە وەکو ئەرزی جەنابتم کرد بەڕێوەبەری تەندروستی سلەیمانی لەگەڵمانان بە بەڕێوەبەری گشتیانەوە بە بەڕێوەبەری لەگەڵمانە نین وەکو تیم لەگەڵمانە بن بەڵام ئەگەر ئێمە پێویستمان ڕێنماییماکەن و پێویستیشمان پێبێت کەم تەرخەم نین هەنی کەم تەرخەم نابن لە هەموو کارێکی پێداویستی کە بۆ ئێمە ئەنجام بن. باشە کاگەرام هەمیشە وتراوە کە چەپڵە بە دەستێک لێ نادرێت تا چەند هاوڵاتیان هاوکاری ئێوە لە ئەنجامدانی ئەم کارە ئیتر ئەگەر لە ڕووی معنەویەوە بێ یاخود لە ڕووی پراکتیکیەوە کە خۆشیان یارمەتیتان بن شتیوە ئەبێت؟ من تا ئێستا لە یەکەم ڕۆژی تاقیکردنی شەقامەکانەوە هاوڵاتی پێی خۆشە کەستە گەڕەکەیەوە چیتە شەقامەکەی و شەقامەکەی بۆ دەرمان ڕێژەکەی بەڵام ئەم دەرمان ڕێژکردنی ئێمە بڵین بڕگەیەکە لە بڕگەکانی خۆپاراستن ئەمە بڕگەی ینی ئەمە هاوڵاتی لە 100% ناپارێزێ ئەوەی کە هاوڵاتیە پارێزێ ئەوەیە مانەوەی لە ماڵەوە مانەوەی لە ماڵەوە جێبەجێکردنی ڕێنمایەکانی بەڕێوەبەری تەندروستی سلەیمانی و بەرگری شارستانی بەڕاستی هاوڵاتی تا ڕادێکی زۆر پێوەستن بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی سلەیمانی هەشە تەجاوز دەکات و جێبەجێ ناکە تا ئێستا کەسانێکن ئەم مۆزوع بەگاڵتە تێگەیشتون بەڵام من لێرە لەم شاشەی ئەوەیان ڕاگەێنم کە ئەم مۆزوع گاڵتە نییە هی ئەوە نیە سوبعەتی لەگەڵا بکرێت تا ئینشەڵا کەسی تشنەش ناکات و حدێکی بۆ دانڕێ بۆ ڤایرۆسە بەڵام ئەبێ خۆپارێزیت خۆپاراستن باشترە عیلاجی سەرەکی ئەم ڤایرۆسەیە هەتا ئەو کاتەی ڤاکسینێکی بۆ دۆزرێت. بێگومان هەروەکو دەبینین کە لایەنە پەیوەندیدارەکان هەمیشە خەمخۆرن هەمیشە ژمارەیەکی زۆرن کە ئەوان شەونخونی یا بڵێن 24 ساعاتە لە دەرەوە کار ئەکەن بۆی کە ئەوانی کە ڕۆشتونەتە ماڵە کەرەنتینە کراون پارێزراون بەڵام هێشتا ڕێنمایەکان جێبەجێ ناکەن و ڕێکارەکان پێڕۆ ناکەن. کاگارم یەک شتی تر کە بەڕێز وەکو ئەندازیارێک هاوڵاتیان چۆن لە ماڵەکانی خۆیانە یان چۆن ماڵەکانیان پاک ڕاگرن چۆن تاقیمیکەن هیچ مادەیەک هەیە کە لە ماڵەکانی خۆیانە بەکاری بێنن هاوشێوەی ئەو مادەیە بێ کە ئێوە بەکارهێنن هەمان کاریگەری هەبێ؟ بەڵێ هاوڵاتی توانێت لە سنووری سیاجی ماڵەکەی خۆیەوە بۆ ناو ماڵەکەی خۆی توانێت پاکوتەمیز ڕایگرێ خاصن لەم کاتەیە کە ئێم خەڵکم بووی لە ماڵەوەیە ئەتوان هەموو ئەندامی خێزان هاوکاری یەکتر بن کەم چوونە دەرەوە یعنی
تۆ ڕێگریکی زۆرەکەی لە هاتنەوەی ئەو ڤایرۆسە بۆ ناو ماڵەکەی خۆت. ئەو ڤایرۆسە لەوانەیە بە پێڵاو بێت، لەوانەیە بە زلۆ بێتە ناو ماڵەوە. لەبەرەوە ئەتوانێت هەموو خانمی ماڵێک ئەم فاستەی کە بۆ جلشتن بەکارێت بۆ لابنی پەڵەی جلشتن کەمێتێک بۆ زم بڵین پەرداخی بکاتە ناو سەڵی ئاوە بۆ 15-20 لیتر ئاو ئەتوانێت حەجەرەی قادر مەبێ دەستکی درگا بێ ئەگەر ئەم موادانی دەست نەکەوتیان بڵین تۆزی نرخی بەرز و بێتەوە ناو بازاڕە ئەتوانێت بەکاربێنە ماڵەکەی پێ تاقیم کات و خۆی بە دوور بێ لەو ڤایرۆسە پێڵاویش بە هیچ جۆرێک نەبنە ناوماڵەوە ئەگەر پێی چۆ دەرەوە نەیباتە ناوماڵەوە یان تاقیم کرێ ئەنج ببرێتە لە مەدخەلەکەشا دابرێت بۆ جلوبەرگەکانی کە پێشەوەی بچیتە ماڵەوە ئەو چاکەتی لەبەرتایە بیتە بەر هەتاو دەدەقە چارەکی هەتاو لێی با ئەنجاوی بیتە ژوورە بیتە ناوماڵەکە. بەڵێ باشە ئەی بۆ ئۆتۆمبیلەکان ئەگەر زانیاریەکمان بیتێ لەسەرەوەی بەشی ناوەوەی ئەویان چۆن پاک بکرێتەوە؟ بەشی ناوی توانی ئەینەن ئەو دەرمانی کە ئێمە بەکارینە هەر دەرمانێکی کە تەندروستی ڕێپێدراوە بێ لە بڕوای تەندروستی سلەیمانیەوە بکرێتە ناو ئەم بڵی معجیزەی هەیە جامپاکردنەوە ئەتوانی ناو سیارە ناوژوور سەرمێز پێی تاقیم بکەیت. بۆ دیوی دەرەوەی ئەو دەرمانە ئەتوانرێت بەکاربێنێت دەستکی درگاکەیە کە زۆر هاوڵاتی بڵین معاملی لەگەڵاکات دەستکی درگای سیارەیە کایکەیتەوە سواری سیارەکبی دەستکی ناوە کە دایەخیت ئەوە ناتوانانی تاقیم بکەیت کە معڕزە بووی کە بڵین بەکتریایی بوو بێت. دیتۆڵیش هەمان کاریگەری هەیە؟ دیتۆڵ بەکتریا کوژێ دیتۆڵ ڤایرۆس ناکوژێ یعنی ڤایرۆس ئەو دەرمانیەوە بەکارێنین بۆ حدودی 50-55 ڤایرۆزە کوژێت. 50-55 ئەم دەرمانی کە ئێوە بەکارهێنن کاگەرم جیاوازە لەگەڵ ئەو دەرمانی کە بۆ ناوچە کوشت و کاڵەکانیان بڵێن بۆ دانەوێڵەوە و جۆرەشتانە بەکارهێنێ بۆ زەرعات وابزانم عینەن دەرمانە یان فەرقیشی ئەو تۆی نییە بەڵام ڕێژەی گرتنەوەکەی جیاوازە وەکو ئێمە کارمەندانی تەندروستی پیانوتوی ینی بۆ هەر بەکارهێنانێک ڕێژەی گرتنەوەکەی جیاوازە بەستێ بەکارێنی بەڵێ بۆ چمە بەستێ بەکارێنی ئەبێ بۆ ڕێژێ بگریتەوەێ. بەڵێ باشە کاگەرم لە کۆتاییە شتێک ماواگەر بەڕێزت بتوێ ئاماژی پێ بێت ئاماژەمان پێ نایابێت؟ وەڵای من لە کۆتاییە بەس ئەوەنگە ئەڵێم داوا لە هاوڵاتیانەکەم کە پابند من چونکە تا ئەم دەقەیەش هیچ ڤاکسینێک نەدۆزراوەوە بۆ ئەم ڤایرۆسە لەبەرەوە چاکترین و باشترین ڕێگە بۆ خۆپاراستن دوورکەوتنەوە لە چوونە دەرەوە لە تێکەڵاو بوون لە ماڵەکانی خۆیانە بمێننەوانێ ئێمە لە دەرەوەین جادە تاقیمەکەین برادرانی تەندروستی برادرانی بەرگری شارستانی کە ئێستا بەرگری شارستانی تەندروستی کەسان دەربەنی خانن دەبەنی خان تاقیمەکەن لە شیان ساق بێ پارێزا بن ئینشاءڵڵا ئێمە هەموو ئەم ستافەی کە ئاماژەم پێکرد ئەم بەڕێبرادانی کە ئاماژەم پێکرد لە دەرەوەین بەبێ پشوو بەبێ وەرگرتنی هیچ پشوویەک ڕۆژانی هەینیش داوامەکەین بۆ ئەوەی گیانی ئەوان پارێزراو بێت کە ئەوان هاتنە دەرەوە وەکو ئێمە هیچمان نەکرد بێوایە بۆی خۆیان پارێزن و ڕەنجی ئێمەش بەزانێ ماندوونە بن لەشتان ساغ بێ نمونەتان زۆر بێت زۆر سپاس کاگارا ماندوومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز ئارام جەمال جێگری لە پرسیاری خزمەتگوزاری شارەوانی سلێمانی سپاس ماندوومان کردی. بەڵێ ئەزیزان لە ئێستادا بە ڕێنمایی وەرزشمان ئامادەیە کە تایبەتە بە بەرگری لەش یان بڵێ تایبەتە بە بەرزکردنەوەی بەرگری لەش بزانین چۆن ئێمە لە ڕێگەی وەرزشوانێ بتوانین بەرگری لەشمان بەهێز بکەین و دواتر لە تەوەری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەرداوام بین. من وەکو ڕێژەم فواد پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا ئەمەوێت مەجموعەی ڕێنماییتان پێ بم و چەندین تەمارینتان پێ بم کە بتوان لە ماڵەوە سوودی لێبین و بتوان لە ماڵەوەش ئەنجامی بدەن بە شێوەیەکی زۆر ئاسان. ئەمەوێ بازدا تەمرینێ بکەم کە زیاتر بۆ مانتیقی سمت دووە پشتیش سوودی لێبێ بەڵام بە تایبەت زیاتر تەچیزەکە چێتەوە سەر سمت. هیوادارم سوودی لێوەرگرن.
لە کولی هەموو جوڵەیەکە ڕاگرتن لە بەشی سەرەوە گرشکردنی ماسوولکەکە و دواتر گەڕاندنەوەی بە شێوەیەکی ئاسایی گرشکردن پاشان خاوبوونەوەی ماسوولکەکە لە هەمان کاتە و هەموو جارێک هەناسە وەرگرتن لە کاتی ڕۆشتنا بەلوود و دانەوەی بەدەم هەموو کاتێک و چەند تکرارت کردەوە بە قاچە و نتریش بۆ قاچەی تر ئەنجام بدە. و دواتر کشاندنی دیسانە ماسوولکەی ڕام. دە بۆ 15 سانیە و دواتر بە لای چەپ پاشان بە عەکسەوە بەلای ڕاست. دواتر ئەچینەوە هەمان خاڵی سەرەتاکە دەستمان پێ کرد و لە هەموو کاتێکە لە کاتی کشاندنی ماسوولکەیەوە لە کاتی سترێچینگە با بڵێن کە ئەڕۆیت زۆر مهمە گرنگ تەرکیز خەیتە سەر ئەو شوێنەی کە سترێچینگی پێکەی و تەرکیزت لەسەر کوێ بۆ چ شوێنێکی ئیسفادەی لێبینی هەموو کاتە ئەگەر من لەم حاڵەتەیە ئەگەر تەرکیزم لای خۆم نەبێت لەوانەیە زۆرترین قووەت بگەڕێتەوە بۆ شانەکانم نە بەڵام تۆ خۆت وا لە خۆت کە قووەت بێتەوە سەر پشتت تەرکیزەکە بێتەوە سەر ئێرەت و ڕاکێشە ڕاستە بڵێتن وڵی لە هەموو کاتێکە ماسوولکەی شان و ڕان لەگەڵێت تۆ جوڵاندوتە ماسوولکەی هەمووی ڕەتی بەیەکەوە هەیە ڕاستە لەگەڵ یا ئەکشێندرێ بەڵام تەرکیزەکەت ئاکوێ شەرتەوەی هەردیسانە قۆڵم نەخێر عکسە و تەرکیزەکەت بخەرەوە پشتت بۆ ئیسراحەت پێدان و دواتر کاشێ بۆ پێشەوە بە هەمان شێوە ئەوێ ڕاستە بڵێتون لە قووەت لەسەر دەستمە بەڵام تەرکیزەکەمە بێ شێتەوە سەر پشتن و لە هەموو حاڵەتێکە و لە هەموو کاتێکە تەرکیزکردن لە هەموو شتێک گرنگترە ڕاستە من لەوان لە زۆربەی تەمارینە ئەو شوێنی کە ئەیجوڵێنە ئەمەوێ بیجوڵێنم ڕاستە سەوکۆی کە ئاماژەم پێەیە قووەتەکە زیاتر لەسەر قۆڵ و شان ماگەراوێم لێ نەبێ و هەموو شێتێتەوە سەر ئەوێ ڕاستە بەکوێ ئیشەکەی بە دەزی شەکەم بەڵام قووەتەکە تەخیتەوە کوێ ئەو شوێنەی کە ئەتەوێ تەرکیزی بخەیتە سەر کوێیە نوتم پشت ئێرە بجوڵێنە و زۆربەی یاریە ئەگەر بێتەوە سەر باسی یاریەکانی تریش بکەین نەچێکی لەوانەیەکو بابەتی پێنج پرێز ئەگەر بیکەین بۆ ڕاست تەرکیزەکەت لەسەر ئەبێ سنگ بێ چەندێک قۆڵە جوڵە چەندە ترایسە جوڵە ئەوەنە دەبێت تەرکیزەکە لەسەر سنگ بەڵام بۆیە من ئەمە ئاماژە پێم بۆی هەست کەسێک بەگەر لە ماڵی شۆ بێ سوود لەم وەرزشە وەربگرێ هیوادارم تەرکیز و تەکنی وەکو خۆی بکاتەوانە چکە لەوانەیە شتێ بکەی شتێکی تر بجۆڵن هیوادارم سوودم گەیاندنم بێ بە هەموو وەرزشکاران و بە تایبەتی بۆ کەسانی کە لە ماڵەوە نتوانیان یەبچن بۆ قاعەکان بە هیوای سیدبوونین بۆ هەمووتان ڕێزمێ بۆتان چای هەمووتان ماچەکەم. چینە لای پەیامێرمان فەرحان حەماخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجۆ لەگەڵمانە نوێترین هەواڵ زانیاریەکانمان لە هەڵەبجۆ پێڵێ فەرحان سڵاو لێ بێ و بەیانیت باش ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەی بزانین هاوڵاتیانی هەڵەبجە تا چەند ڕێکاری و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێەکەن. ئەنی ئێوە تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە لە پارێزگای هەڵەبجەش وەکو سەرجەم پارێزگاکانی دیکە ڕێکاری
ئەمنی تند و تۆڵ گیراونەتە بەر لەگەڵ تیمە پزیشکەکانە بۆەوەی کە ڕێگری بکرێت لە وڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. هەر ئەم ساتێک کە من ئێستا لەم شەقامە وەستاوم، ئەمە شەقامی سەرەکی بازاڕی هەڵەبجەیە. لێرە ئەمە ئەمڕۆ دووەم جارەکە ئەم شەقامە دەشۆرێتەوە لەلایەن تیمەکانی کۆمپانیای گارێکسەوە بۆ ئەوەی کە هەر جۆرە با بڵێن مادوو میکرۆبێک لە شەقامەکەدا هەبێ ڕێگری لێ بکرێت. ئەوەی جێگەی دڵخۆشکەرەوە جێگەی شانازیکردنیشە بە کەرتی تەندروستی و ئەو ڕێنمایانەی کە ڕۆژانە ژووری ئۆپەراسیۆنی تایبەت بە ڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەڵەبجەدا دەکەن. تاوەکو ئێستا لە هەڵەبجە با بڵێن هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە و بە هەموو ئەو ڕێوشوێنە تند و تۆڵانی کە هەن لە پارێزگاکەدا گیراونەتە بەر. پارێزگای هەڵەبجە نزیک بە 170 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ وڵاتی ئێراندا، سنوورێکی بەرفراوان و بەراورد لەگەڵ ئەو تیمانی کە لێرن تیمەکان کەمترن. بەڵام هەوڵی جدی دراوە بۆ ئەوەی کە وا بکرێت کە سنوورەکان کۆنتترۆل کراون و چەندین با بڵێن نقطەی گرنگ و گەڕۆک دانراون لە ناوچە سنووریەکانە بۆ ئەوەی کە ڕێگری لە هاتنەوەی بە قاچاقی هەر کەسێک بکرێت کە بیەوێ بە قاچاق بێتەوە بۆ هەڵەبجە. ئەمانە هەمووی ڕێگە خۆشکەر بوون و بێگومان بە پابندبوونی هاوڵاتیانیشەوە بە هاوکاریکردنی دام و دەستگاکانی حکوومەتەوە کە لە هەڵەبجە ڕێوشوێنەکان تونتر بکرێەوە تاوەکو ئەم ساتە هیچ حاڵەتێکی تێدا تۆمار نەکرێت. دوێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە ڕایگەیاند کە پێویستە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان بنەوە. ئاماژەی بەوە کرد تاوەکو ئێستا لە هەڵەبجە هیچ حاڵەتێکی تایبەت بە ڤایرۆسەکە تۆمار نەکراوە، بەڵام ئەمە زیاتر هانی هاوڵاتیان دەدا بۆەوەی کە پابندتر بن و ئەو ئاماژەی بۆەوە کرد کە هاوڵاتیان پێویستەوە بزانێن کە بێدی نەخۆشەکانیان هێندەکە من کە بەشی هەموو هاوڵاتیان ناکاوە. گرنگترین بابەت ئەوەیە کە خۆیان بپارێزن، خۆپارێزی لە هەموو ڕۆکانەوە باشتر لەوەی کە بێدی نەخۆشخانەکان هەڵبژێنەوە. ئاماژەی بەوە کرد کە تیمەکانیان دەستیان کردووە بە ئەنجامدانی وەرگرتنی سامپڵ بە تایبەت لە گوندە سنووریەکانی پارێزگای هەڵەبجە لەگەڵ ئێراندا کە سامپڵی تایبەتیان لێ وەردەگرن و دوای پشکنین بۆیان کە سەرجەمیان پشکنینەکانیان پێ دەڵێنەوە. هەر هاوڵاتیەکە ئەگەر بێت و سامپڵەکەی با بڵێن جۆرێک لە مەترسی تابێت دەنێرێت بۆ کەرنتینەکان، لە کەرنتینەکانیش دەخرێنە ژێر چاودێری وردەوە. ئەم هەنگاوە هەنگاوێکی گرنگە دەستیان پێکردووە لەگەڵ ئەوەی کە لە ناوچە گوندەکانە با بڵێن ئەم پشکنینە ئەنجام دەدەن بۆ کرێکارانی ناوچەکەش سنوورەکەش دەستیان کردو بە ئەنجامدانی پشکنین بۆیان کە ئەمەش جێگەی دڵخۆشکەریە. و دوێنێش با بڵێن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەیانێکی بڵاو کردوێتەوە کە تێیدا سەرجەم هێزەکانی خستووەتە حاڵەتی ئامادەباشیەوە بە تایبەت ئەو هێزانەی کە سەر بە دامەزراوەکانی دیکەن بۆ نمونە بەهێزەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و شارستانی و پۆلیسی کارەبا و ئەمانە کە پێشتر بەشدار نەبوون لە هەڵمەتەکە، بەڵام ئێستا هەموو هێزە ئەمنیەکان خراونتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆەوەی کە هاوکاری هێزەکانی دیکە بکەن و ڕێگە نەدەن هاوڵاتیان کە ڕێنمایەکان بشکێن ئەگەر چی بەشێک لە هاوڵاتیانی وەگە میشە پابە نابن. و ئەمشەو لە هەڵەبجە کە من با بڵێن چەند شوێنێک بە دوواداچوونم کردووەوەیە کە بەردەوام هێزەکان لێپرسینەوەیان لە خەڵک کردووە و چەندین با بڵێن شۆفێر کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاچووی هەڵەبجەوە مامڵەی یاسایی بەرامبەر گیراوەتە بەر. ئەمانە هەموو ئەوەمان پێ دەڵێن کە پێویستە هەمووان هاوکاری هێزە ئەمنیەکان بین بۆ ئەوەی کە با بڵێن سەلامەتی خۆمان و خانەوادەکانیشمان پارێزرا بێت بۆ خۆشحاڵی و ڕێنمایەکان تند و تۆڵن و پارێزگاری هەڵەبجەش داوای ئەوەی کردووە لە هاوڵاتیان کە پابندی ڕێنمایەکان بن. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەو زانیارانن کە لە هەڵەبجە. سپاس بۆ پەیامنێرمان فەرحان کە بەشەیەکە ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵما بووی. سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دووەمی پرۆگرامەکەیە کە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر شێوازی خۆپاراستن و شێوازی بەرزکردنەوەی بەرگری لەش لە ڕێگەی خواردن و خواردنەوە بزانین ئەو خواردن و خواردنەوانە چین کەواتەکە بەرگری لەش بەرز بکاتەوانێ و لە هەمان کاتا ئێمە چۆن بزانین کە بەرگری لەشمان لاوازە بە چی شتێکە ئایا هیچ نیشانە و دەرکەوتێک هەیە بۆەوەی کە کەسێک بزانێت کە بەرگری لەشی لاوازە. لە هەمان کاتدا ئەمڕۆ لەم تەوەرەیە ئەمانەوێت کە بەشێکی ئەو پرسیارانی کە لە ناو هاوڵاتیانە دروست بۆتە جێگەی نیگەرانی وەڵامیان لانیە ئێمە لەم ڕێگەی ئەم بەرنامەیان ئاراستی میوانەکەمانی بکەین و وەڵامەکانتان بۆ وەرگین. هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ میانداری زۆر بەڕێز دکتۆر هەڵگورد فەتحوڵڵامان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرۆ لە سۆدەکانمان لێەوە لەگەڵمانە.
دکتۆر هەڵگورت سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە سەرەتا بەوە دەست پێ بکەم کە باز لە ڤایرۆسی کۆرۆنا بکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی کە دەوترێت ڤایرۆسی کۆرۆنا مێژوویەکی تازەی نییە، مێژوویەکی کۆنی هەیە کە ڕەنگە بگەڕێتەوە بۆ ساڵی 1960 بەدەوە، بەڵام لە دیارترین لە جۆرەکانی کە لە سارس بووە لە ساڵی 2002 و دواتر مێرس ساڵی 2012 و نوێترینیان کە ڤایرۆسی کۆرۆنای لە کۆتایی 2019 و سەرەتای 2020 دەرکەوتووە. بەڵام دەوترێت کە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کە ناسراوە بە کۆڤید-19 خۆی دوو جۆری هەیە، جۆری ئێس و جۆری ئێڵ. مەبەست لەم جۆرانە چییە؟ هەندێک جار دەوترێت هەندێک وڵات جۆری ئێسی تیا بڵاو بۆتەوە، هەندێک وڵاتی تر جۆری ئێڵ. مەبەست لەم ئێس و ئێڵە چییە؟ بەڵێ، زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان. بەخۆی ڤایرۆس کۆمەڵە پێکهاتەیەکن کە لە پێکهاتەی ناوەڕاستیان ترشی ناوچەی تێدایە، ئەوانیش یان DNA یان RNA. لەوانیش کە فەرمان دەکاتن پرۆتین لە دەورەی خۆی دروست دەکەم. ڤایرۆس بێگومان تەنۆلکەیەکە یان بوونەوەرێکە یان شتێکە کە ناتوانێت لە دەرەوەی جیهانی زیندوو بژیتن. واتە کاتێک دەکەوێتە دەرەوە ناتوانانی بژی، ناتوانانی زیاد بی، ناتوانانی ڤایرۆسی تر بەرهەم بینێ و دروست بکە، بەڵکو مشەخۆرێکی سەتاسەتە توانای دروستکردنی وزە و پرۆتینی نییە. ئەگەر لەسەر خانە خوێنە بێتن دەچێتە سەر خانەکانی لەشی هەر گیاندارێک، هەر خانەیەک، جا ئەو خانەیە بەکتریا بێ، پێشەنگ بێ، ڕوەک کەڕ و تاوەکو گیاندار و گیانلەبەر و مرۆڤ و ئاژەڵ. لەوانە وا دەکاتن مادەی DNA ترشەڵۆکی ناوچی خۆی دەخاتە ناو خانەکە، دەچێتە ناو ناوچی، لەوێندەرا لەسەری پەلمەرە دەبێتن، لەسەری کۆپی دەبێت و ڤایرۆس دروست دەکاتەوە. وەکو جەنابەت ئاماژەت پێدا، کۆرۆنا ڤایرس کۆمەڵە گروپێکی ڤایرۆسیە کە لە مێژە ناسراوە و کێشە لە بۆ مرۆڤایەتی دروست دەکات و نەخۆشی دروست دەکاتن. کۆرۆنا ڤایرس لە خێزانی کۆمەڵی ئەو گروپە ڤایرۆسەیەکەوە ترشەڵۆکی ناوچەکەیان جۆری RNA و چەندان جاریش وەکو جەنابەت ئاماژەت پێدا نەخۆشی لە بۆ مرۆڤ دروست کردیە. ئەو ڤایرۆسەی نوێیە خۆی هیچ شتێکی نوێ نییە، هەمان کۆرۆنا ڤایرۆسەکانی پێشانە، بەڵام ڤایرۆس سیفەتی خۆی ئەوهایە، وەکو گوتمان پێکهاتەیەکی سربەخۆی تایبەت بەخۆی نییە. مرۆڤ نییە وەکو مرۆڤ هەمووی بەیەک بچێتن، گیانلەبەر نییە وەکو خۆی لە ناو سنفی خۆی لە ناو گروپی خۆی بەیەک بچیت. ئەوە بەندە لەسەر ئەو خانە خوێی لەسەری پەلمەرە دەکرێت و DNA ترشەڵۆکە ناوچەکەی لەسەر کۆپی دەکرێت و ئەو ترشەڵۆکە ناوچە کە بڕیار دەدا پرۆتین دروست دەکا. ئێستا لە جۆری ڤایرۆسی نوێ کە پێی دەڵێن کۆڤید-19، کۆڤید واتە نەخۆشیەکە، کۆرۆنا ڤایرۆس دزیز 2019 کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست دەبێتن. لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بەخۆی کە ناوی کۆرۆنایە پێکهاتەی پرۆتینەکانی شێوەی تاجی هەیە. لە تەنەش تاجەکە جۆرە پرۆتینێکی سپایک دروست بووە. ئەمە لە ساڵی 2002 کاتێکەوە سارس پەیدا بوو، هەمان سپایکی هەبوو بەهۆیەوە مرۆڤی توش دەکرد. ئێستاش بینیویانە جۆرە پرۆتینێکی نوێ کە گلایکۆپرۆتینە لەسەر دەرچەی دەرەوەی ڤایرۆسەکە پەیدا بووە، بەهۆی ئەمەوە دەتوانێت بچێتە ناو خانەکانی لەشی مرۆڤ، دەرەنجام بەهۆی ئەوەوە دەچێتە ژۆرێ و هەوکردن دروست دەکاتن. جۆرەکانی کۆرۆنا ڤایرۆسیش بەندە لەسەر پێکهاتەی ئەو پرۆتینە، بەهۆی ئەو پرۆتینەوە بڕیار دەدرێتن ئایا ئاسانتر دەتوانێت بچتە ژۆرێ، ئایا زۆرتر هەوکردن لە سینگ لە کۆئەندامی هەناسەی کەس دروست دەکاتن، چونکە لە لەشی مرۆڤ بینراوە ئەنجیۆتێنسین کۆنڤێرتینگ ئەنزایم 2 کە ئەمە پێکهاتەیەکە لە هەناسەی لەسیەکانی لەشی مرۆڤ هەیە، بەهۆی ئەوەوە ڤایرۆسەکە بەوەوە دەنووسێتن و دەچێتە ناو کۆئەندامی هەناسە و خانەکان تێک دەشتێنیتن. ئەم پرۆتینە نوێش بەو ئەیسی دووە وەدەنووسێتن. جۆری ئێڵ و ئێسیشی بەندە لەسەرەوەی بەوەش جیا دەکرێتەوە بەوەی کەوە ئایا زۆر بە خێرایی بڵاو دەبێتەوە و ڕێژەیەکی زۆری خانەکانی سیەکان هەو پێ دەکاتن بۆ ئەوەی کەوا بزاندرێ ئایا ماکەکانی زیاتر دەبێ، ناسەتەنجی زۆرتر دەکا و وا دەکاتن ئەو نەخۆشە تووشی عنایە مڕەکەزە
ئینتێنسیڤ کێر یونیت بکاتن و تەنگە نەفەسەکەی زۆر بکاتن زۆرەکانی بەندە لەسەر ئەمە. بەڵێ باشە دکتۆر هەروەکو ئاشکرا و بەڕێزیشت ئاماژەت پێکرد کە ئەم ڤایرۆسا لە ئاژەڵ و گوازراوەتەوە بۆ مرۆڤ بەڵام لە ئێستێدا ڕوو ئەدات کە یان ئەکرێت ڤایرۆسەکە لە مرۆڤ بگوازرێتەوە بۆ ئاژەڵ هەروەکە زانی کە بەشێک لە هاوڵاتیان لە ماڵ و ئاژەڵ ڕاگرن. ئەم ڤایرۆسە ئەکرێت لە مرۆڤ بگوازرێتەوە بۆ ئاژەڵ ئاژەڵان تووشە بن لە ڕێگەی مرۆڤەوە؟ بەڵێ تاوەکو ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمەی ڕپۆرت نەکردیە کە ئاژەڵی تر بە تایبەتی ئاژەڵی ماڵی توش بێتن. ڤایرۆس کێشەیەکی هەیە بەردەوام خۆی نوێ دەکاتەوە و لەگەر ڤایرۆسی تری دەوروبەریشی یەک دەگرێتن. بۆ نمونە ئەگەر چۆ ناو کۆئەندامی هەناسەی کەسێک ئەو کەسە هەوکردنی بە ڤایرۆسی ئینفلۆنزاشە بوو احتیمالی هەیە جیناتەکانی کۆرۆنا ڤایرۆس و ئینفلۆنزا ڤایرۆس تێکەڵ بێتن لە ناو هەناسەی ئەو کەسە و جینێکی نوێی کۆرۆنا ڤایرۆس بۆ نەخۆشی کۆڤید-19 دروست بکاو لە هەناسەی ئەو کەسە دەربچێتن. بەڵام تاوەکو ئێستا کە ڕێکخراوی تەندروستی جیهانی لێکۆڵینەوەیان کردەوە بە دوواداچوونیان لە بۆ ئەو ڤایرۆسە کردی هەرچەندە معلومات زۆر کەمەوە ڤایرۆسەکە نوێیە بەڵام تووشی ئاژەڵە ماڵیەکان نابێت تووشی ئاژەڵانەی دەوروبەرمان نابێتن و لە ئاژەڵی تریش کە لە دەڵێن لە شەمشەمە کوێرە هاتووە هیچ کێشەیەکی لە بۆ شەمشەمە کوێرە نییە تەنها ڤایرۆسێکە و لە نێو هەناسە و لە نێو دەمی شەمشەمە کوێرەدا هەیە بەڵام کاتێکەوە لە بۆ هەناسە و کۆئەندامی هەناسەدانی مرۆڤ دێتن لەوێ کێشە دروست دەکا و نەخۆشی دروست دەکاتن. بەڵێ باشە دکتۆر ئەگەر کەسێک توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بێت دواتر چاک ببێتەوە دەوترێت کە کێشەیەکی وا بۆ هەناسەی دروستەکە کە هەناسەی ناتوانێت جارێکتریان سیەکانی ناگەڕێتەوە باری ئاسایی خۆی ئەم شتە تا چەند ڕاستە ئایا سیەکانی گەڕێتەوە باری ئاسایی خۆی لە دوای چاکبوونەوەی هیچ کێشەیەک بۆ هەناسەی دروست نابێت؟ نەخێر ئەمە ڕاست نییە چونکە هەوکردنی ڤایرۆسی هەوکردنێکی ڕۆژانەیە هەوکردنێکی کورتە ئەسڵەن لەوانەیە نەگاتە سیەکان هەر لە هەناسەی سیستەمی هەناسەی پێشەوە لە دەم و لود ڤایرۆسەکە لە نێو خانەکان بمێنێتەوە و نەچێتە خوارێ خۆشەرت نییە هەموو جارێک شانەکانی سیەکان هەو بکاتن کە پێی دەڵێن نیمۆنیە. ئەگەر شانەکانی سیەکانیش هەو بکاتن ئەوەندەی کەوا ڕێکخراوی تەندروستی جیهانی بە دوواداچوونی کردووە تاوەکو ئێستا هەوکردنەکان بە زۆری بەشی هەرە زۆری نەخۆشەکان سادەیە لە ماوەیەکی کەم چاکە بێتن هیچ ماکێکی لە بۆ دروست ناکاتن. ئەگەر ماک دروست بوو نیمۆنیا دروست بوو هەوکردنی سیەکان دروست بوو و ماچیش دروست بوو ماکەکە زۆر بوو بووە تێکشکانی بەشی هەرە زۆری خانەکانی سیەکان ئەو کاتە لەوانەیە ئەو نەخۆشە پێویستی بە عنایە مڕەکەزە بێتن چاودێری چڕ بێتن و پێویستی بە ئامێری هەناسەدانی دەستکرد بێتن چونکە سیەکانی خۆی لە پەک کەوتووە نێزیکەی 99 بەرەوە سەرەوەی خانەکانی سیەکانی تێکشکاندووە ئەو ڤایرۆسە لەو حاڵەتانە احتیمالی هەیە ماکێکی بەردەوام دروست بکا و ببێتە هۆی ئەوەی کەواسیەکانی لاوازکە لە بۆ داهاتوو بەڵام ئەوانەی تر کە نێزیکەی 180 نەخۆشەکانە ئەسڵەن هیچ کێشەیان نابێ و لەوانەیە سیەکانی پاک و سەلامەت بێ و هەر هەوکردنیشی تێدا ڕوونەداتن. باشە دکتۆرگیان شتێکی تر کە زۆر لە ناو خەڵکە باوە و یان بڵێن زۆر نیگەرانن ئەویش ئەوەیە کاتێک ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی خواردنەوانە یا لە ڕێگەی دەمی کەسەکەوانێ بڕاتە ناو گەدەیەوە ئایا لە گەدەیە هیچ کێشێکی بۆ دروستەکە یاخود چی کاریگەریەکە بێ لەسەر جەستەی ئەو کەسەی کە لە ڕێگەی خواردنەکەوانێ ڤایرۆسەکە چۆتە ناو گەدەیەوانەوە لە هەمان کاتا پرسیارەکەم ئەگەر بە شێوەیەکی تریش بکەم ڤایرۆسی کۆرۆنا ترشەڵۆکی گەدە ئەگرێت لە گەدە ئەمێنێتەوە یاخود ترشەڵۆکی گەدە لە ناویە بات؟ بەڵێ بەخۆی تاوەکو ئێستا کە ڕسێرچی لەسەر کرابێت توێژینەوەی لەسەر کرابێ و ئەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردبیێتەوە چکە بەردەوام ڕۆژانە ئەم توێژینەوانە بڵاو دەکرێتەوە و پێمان دەگاتن لە سەرەتا تەنها لە ڕێی هەناسەدانەوە بوو تەنها لە ڕێی کۆنتاکتی بەریەکەوتنی کەس بەرامگەر کەس دەیاندی ڤایرۆسەکە دەگوازرێتەوە دوایە گوتیان وەڵا بە درۆپلێتیش نەقل دەبێتن درۆپلێت چییە؟ ئەو دەنگکۆڵە وردە دەردراوەکانی دەم و لوت و هەناسەیە کە لەگەڵ هەناسەدانمان دەردەچێتە دەرەوە ئەم درۆپلێتانە دەنگکۆڵەی ئاوین
کە لە دەردراوەکانی دەمەوە بۆ نمونە دروستە بێتن ڤایرۆسەکەی تێدا میلیۆنەها ژمارە ڤایرۆسی تێدا و دەردەچێتن ئەم دەم کۆڵانە لەوانەیە ڕاستەوخۆ بەرکەوتەی هەبێتن لە بۆ کەسی بەرامبەر یان بەرزلەکانی بکەوێ یان هەر بەر تەنێکی ڕق بکەوێت کە لەسەر تەنە ڕقەکان بۆ نمونە لە دەستی دەرکا یان لە تەنێکی نیکل یان ستیل هەڵدەگیرێ و لەوانەیە جارێکتر توژی بکاتەوە و کەسێکتر کە دەستی لێدەدا ئەم دەستی لە بۆ دەم و لوتی دەبا لە ڕێی کۆندامی هەناسەوە نەقڵ بێتن خواردنیش بە هەمان شێوە احتیمالی هەیە درۆپلێتی بکەویتە سەرێ لەم دوایانە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمەشی بینیەوە کەوا لە ڕێگەی پیسایی پاشەڕۆی مرۆڤ ئەو مرۆڤەی کەوا توش بووە نەخۆشە هەڵگری ڤایرۆسەکە لە ڕێی پیساییشەوە دەردەکرێتە دەرەوە ئەمیش لەوانەیە ژینگە پیس بکاتن لەم دوو ڕێەوە احتیمالی هەیە بەرخواردن بکەوێت بە تایبەتی خواردنە سەر بەڕەڵایەکان بۆ نمونە سەوزە و میوەکەوا بەردەوام لە بێژ دوکانەکان سەری بەڕەڵایە کەسێک دێ لە سەری دەپژمەی دەکۆکێ ڤایرۆسەکە لە سەری دابنیشە یان لە ڕێگەی دەستی لە ڕێی دوای پاشەڕۆکردن و دەست پاک نەکردنەوە بەرەو خواردنە بکەویتن بەڵام کە بەهۆی گەدەوە بستە ژوورێ و لە بۆ لەشی مرۆڤ زۆر کەمە زۆرتر لە ڕێی ئەندامی هەناسەوە تاوەکو ئێستا ریپۆرت نەکرێت چونکە وەکو جەنابیشت باست کرد ترشەلۆکی گەدە ترشەلۆکێکی زۆر بەهێزە و لێ ناگەڕێ ڤایرۆس بە ئاسانی لێ قورتار بێت و بچیتە ژوورێ بەڵام کە ئەو کەسە ئەو خواردنەوەی لە بۆ دەم و لوت و هەناسەی هینە بێگومان لە بۆ دەم و لوت و هەناسەی دەچیتن بینیویشانە کە خانەکانی ڕێخەڵۆکیش هەوپێ دەکاتن ناتەنها بەس خانەکانی سیەکان ئایا لەکوێ لە بۆ خانەکانی ڕێخەڵۆک دەچێتن احتیمالی زۆرە لە ڕێی خوێنەوە بیتن لە ڕێی ئەندامی هەناسە لە ناو سیەکانەوە ڤایرۆس کە ژمارەی یەکجار زۆر دەبی و دەبێتە بە ملیۆنەها لە نێو لەشی ئەو کەسە و هەوکردنی دروست کردووە لەو ڕێوە لە بۆ ڕێخەڵۆ باریکە و ڕێخەڵۆ ئەستورەش دەچیتن لەوێن دەراخانەکانی وانیش هەوپێ دەکا تێکیان دەشتێنی دەرەنجام ئەو کەسە لەوانێت تووشی ئیسهال و ڕشانەوە بێتن و وەکو گوتم ڤایرۆسەکە لە ڕێ پیسایشەوە فڕبداتە دەرێ بەڵام دەرچەی گەدا زۆر زەحمەتە ببردرێ تاوەکو ئێستا ئەوەی تێبینی کراوە وەلو بەڕاستی توێژینەوەی زۆر بەهێزی لەسەر نییە و ماوەیەکی زۆری دەوێت تاوەکو ئەو پرسیارانە بەڕێک شێوەیەکی ڕاستی و سەتاسەتی زانستی جواب بدرێتەوە بەڵام دەڵێن ناتوانرێت بایپاسی ترشایەتی گەدە بکاتن. بەڵێ دکتۆر باسی خوێنت کرد ئایا جۆرەکانی خوێن گروپەکانی خوێن هیچ کاریگەریەکی هەیە یان هیچ ڕۆڵێکی هەیە لەم بارودۆخە و لەم ڤایرۆسی کۆرۆنایە یا زۆر جار باز ئەگرێ کاڵێن ئەو کەسانی کە گروپی خوێنیان ئەیزائیدا زیاتر ئەگەری توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا هەیە ئەم بابەتە یان ئەم شتا هیچ توێژینەوەیکی لەسرە یاخود بڵێم دروستە؟ توێژینەوەی لەسرە قسەکەت ڕاستە بەڵام ئەوە شەرت نییە کە کەسێک زۆری خوێنی گروپی خوێنی ئەیزائید نەبوو توش نابێتن وەکو گوتم مرۆڤ دەبێ ئەنزیمی ACE2 لە ناو سیەخانەکان هەبێتن تاوەکو ئەو پرۆتینی ئەو ڤایرۆسە پێی بۆ بنووسێ و بچیتە ناو سیەکانەوە جۆری خوێنەکە تاوەکو ئێستا ئەوەندەی توێژینەوەی لەسەر کرابی گرنگ نییە بەڵام کە گشتی بینیوتیان و ئەو خەڵکانیان دیراسە کردی و تەحلیلی داتایەکانیان کردیە دیتیان ئەو کەسانەی کەوا توش بوونە بۆ نمونە لە چین ئەو توێژینەوە بڵاو کراوە 8,000 کەس کە توش بووە بەشی هەر زۆریان زۆری گروپی خوێنیان ئەیزائیدە فبێگومان زۆری گروپی خوێنی ئەیزائیدیش یەکجار زۆرە بەڵام بینیان ئەوانەی کەوا کۆمەڵی گروپی ئۆزائیدن ژمارەیان کەمترە لە نێو توشبووان بەڵام ئەمە دووبارە دەکەم و ئەوە مەرج نییە کە کەسێک جۆری گروپی ئۆزائیدە تووشی ڤایرۆسەکەی نەبێتن ئەوەی گرینگە بوونی ئەنزیمی ACE2 ئەوەی زانراوە لە زانستی پزیشکی و لە توێکاری پزیشکیش لە کۆنەوەش دەزانرا بەر لەو ڤایرۆسە کە ئەنزیمی ACE2 لە پیاو لە نێرینە زیاترە و تاوەکو مرۆڤیش تەمەنی زیاتر بێ ئەو ئەنزیمە لە خانەکانی سیەکان زیاتر دەبێتن بۆیە ئەو ئەنزیمە گرنگترە لە جۆری خوێن واتە منداڵ و بە تایبەتی کچ و لە دوایوانیش ئافرەت کەمتر پێشکەوتەی هەیە کەمتر ئیستیقبالی هەیە لەوەی ئەو مستەقبیلەی هەبیتن لە نێو سەرخانەکانی تاواکۆ و ڤایرۆسە پێی بنووسێوی سەناوخانەی سیەکانی لەوانەیە لە سەردەم و لوتیان بمێنێتەوە و هەڵگەری ڤایرۆسەکە بن هەندێک جاریش تەمان هەردەیستە ژۆرێ ئەو ئەنزیمەشان هەیە بەڵام کەمتر لە پیاوان و جۆری خوێنەکە تەنها تاواکو ئێستا تێبینی کراوە ملاحەزە کراوە ئەو کەسانی ریپۆرت کراوە و داتاکانیان داخل کراوە جۆری خوێنیان لە جۆری ئەیزائیدە و ئیلا مەرج نییە کەسێکەوە ئەیزائید نەبێت تووشی ڤایرۆسەکە نەبێتن.
بەڵێ باشە دکتۆرگیان پێم خۆشە باسێکیش لەسەر بەرگری لەش بکەین هەمیشە وتراوە کە ئەو کەسانی کە بەرگری لەشیان بەهێزە کەمتر دووچاری نەخۆشیەکان بەگشتی ویان بڵێ ڤایرۆسی کۆرۆناش بە تایبەتی بەرگریان هەیە کەمتر تووشە بن و بە پێچوانەشانەیە گەر بەرگری لەشی لاواز بێت ئەگەری توشببوونی زیاترە ئێستا ئێمە چۆن بزانین کە کەسێک خۆی بزانێت کە بەرگری لەشی لاوازە هیچ نیشانیان هیچ دەرکەوتێک هەیە بۆی کەسەکە خۆی بزانێت کە بەرگری لەشی لاوازە بڵێ بەرگری لەش بەرگریە لە هەموو نەخۆشیەک سیستەمێکی زۆر تۆکمە و بەهێزە خوای گەورە لە بۆ لەشی مرۆڤی دانایە هەمانە بەرگری غیشای مخاتیەکانە پەردەی پریتۆنیەکەوە لە بۆ دەرێوە دێتن بۆ نمونە لە کۆئەندامی هەناسە لە ڕووپۆشی ناودەم و لووت دەیان بەرگری لۆکەڵی محەلیمان هەیە لە شوێنی خۆیان بەرگری سیستەمی گشتی لەش هەیە کە بە جگەر دروست دەکرێت و IgA لەوانە دەردەدرێتە دەرێت دژەتەنە و هەوڵدا ڤایرۆس و بەکتریاکان بکوژیتن و بەرگری ناوەشمان هەیە بەرگری ناوەوە لە ڕێی خڕۆکە سپیەکانەوە دەبێتن خڕۆکە سپیەکانیش ئەوەی کەوا زۆر ناسراوە و شەڕ لەگەر ڤایرۆسەکان دەکا لیمفەخانەکانە لیمفەخانەکانیش دوو جۆری هەیە جۆری بچووک و جۆری گەورەکان وەکو زاکیرەیەک وەکو میمۆریەک لە ناو سیستەمی لیمفاوی دەمینێتەوە ئەوە بە بیری دەمینێت جارێشتر ئەو ڤایرۆسە هاتۆتە ناو لەش و وەکو زاکیرەیەک هەڵدەگیرێتن بچووکەکان لە ڕێی پێشەوەی شەڕەکەدانە و بەرگری لە بەرامبەر ڤایرۆسەکە دەکەن و ڤایرۆسەکان تێک دەشێنن ئەوەی بینراوە لە کۆڤید-19 نیوترۆفیلیش خانەی دوانە ناوچیش کە پێی دەڵێن خڕۆکەی سپی نیوترۆفیل ئەویش بەشداری شەڕەکە دەکات و ئەویش دەتوانێت ڤایرۆسەکە هەتا حدێکی باش نیوترۆل بکاتن ئەو سیستەمی بەرگریت چۆن بەهێز دەکرێتن کەسێک چۆن بزانی کە سیستەمی بەرگری لاوازە بەگشتی تەمبەڵی سستی سیدنتەری لایف کەم جوڵانەوە دانیشتن سیستەمی بەرگری لەش زۆر لاواز دەکە ئەوە هەموو کەسێک بۆ خۆی دەزانێت پێویست ناکە ینی چۆن برەی بە دوای شتێک دابگەڕێ یان بە دوای پشکنینێک دابگەڕێ هەموو مرۆڤێک بۆ خۆی دەزانێت ئایا ژیانێکی چالاک و چست و چالاک و وەرزش و بە جوڵە و حرەکەی هەیە یان ژیانێکی سست و دانیشت و تەمبەڵی هەیە هەر کەسێک تەمبەڵ بێ دابنیشێ جوڵەی کەم بێ ئەوە سیستەمی بەرگری زۆر لاوازە تاوەکو قەڵەوی زیاتر بێتن چونکە خانەکانی چەوریە خانە ڕێگرن لە بەرامبەر سیستەمی بەرگری لەش ئەوە سیستەمی بەرگری لاوازتر دەکەن چونکە چەوریە خانە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر جگەریش دەبێتن و زۆر لە جگەر دەنیشێتن و بەشی هەرە زۆری ئەو دژە تەنانەش کە دروست دەکرێت لە جگەر دروست دەکرێت بێگومان جگەر مادیتر دەبێتن و توانای دروستکردنی دژەخانەکانی دژە تەنەکانی نابێتن لەلایەکی تر جۆری خۆراک ئەو خۆراکانێکەوە دژە ئۆکسانەکانیان تێدایە خۆراکی سروشتین ئەوە سیستەمی بەرگری لەش زیاتر دەکاتن هەر لەسەر وەرزش ئەوەم لەبیر نەچێتن کەوا هەر کاتێکەوە مرۆڤ جوڵایەوە بە تایبەتی گرنگە دوایەوەکەوە پاڵکەوتووە و خەوتووە چونکە بەشی هەرە زۆری نیوترۆفیلەکان خڕۆکە سپیەکان بە دیواری مولو لە خوێنەکانەوە دەنووسێتن پێویستە هەر لە بەیانی هەستا یەکسەر جوڵەیەکی هێواش وەرزشێکی کەم بکاتن ئەلحەمدولیلا ئێستا جەویش بەهارە لێرانە زۆر خۆشە دەتوانی حرەکەیەکی کەم هەر لە ناو ماڵی خۆی بکاتن بۆ ئەوەی کەوا خڕۆکە سپیەکانی تەفعیل کا زووتر بیان هینێتە ناو دەورەی دەمەوی و لە سووری خوێن بجوولێن و حرەکە بکان ئەوە سیستەمی بەرگری بەهێز دەکاتن دەستەکانی خۆراک ئەوەی تاوەکو ئێستا زانراوە و لە زانستی پزیشکی 100% ڕاستە ئەوەیە کەوا شەکر زۆر سیستەمی بەرگری لەش لاواز دەکاتن و خۆراکی لە نێو چەوری سووتاندن و چەوری سۆرکردنەوەش ئەوە سیستەمی بەرگری لەش زۆر لاواز دەکاتن بە کورتی سەوزە و میوەش تاوەکو بکرێ ئەوانەی کەوا پرۆتین ئەوانەی کەوا ڤایتامینەکانیان تێدایە ماوەدی زەروریاتی لەشیان تێدایە بە تایبەتی زینک ڤایتامین سی ئەوانە سیستەمی بەرگری لەش بەهێز دەکەن بەگشتی وە کۆڤید-19 بەشێکە لەوانە ئەوەی کەوا نوێی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمڕۆ بەیانی ڕایگەیاند و لە لێکۆڵینەوەک بینیویتان ئەو کەسانێک کەوا تووشی نەخۆشی مەلاریا بوونە و بەرگری لەشیان هەیە بەرامبەر مەلاریا و سیستەمی بەرگری لەشیان لە کۆنەوە بەرکەوتەی هەبووە لەگەر مەلاریا بینیتیان خۆشبەختانە ئەوانە کامتر تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن احتیمالی هەیە لێکچوونێک لە بەرامبەر سیستەمی بەرگریان هەبێتن ئەوەی کەوا تووشی مەلاریای بووە هەمان بەرگری لە بۆ کۆڤید-19 لەوانەیە سوودێکی هەبێتن و پارێزیان زیاتر لێ بکە و پێشگیریان لێ بکاتن لە بۆ ڤایرۆسی کۆڤید-19
دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بۆ سەرجەم ڕێنمایەکان لە سەرجەم زانیاریەکانە زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر هەڵگورد فتحوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناوی زۆر سپاس بۆی کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ ماندوومان کردی بەڵە خۆشەویستان وچانێکی کورد وەرەگرین و دواتر بەردەوامە بین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکە. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکە، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەجواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان، لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بە هیوای تەندروستێکی باش و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. بەڵێ عزیزان، پەیامنێرمان عوسمان ئەبوبەکرمان لەگەڵا کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە ئامادەیە. عوسمان سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکانی شاری سلێمانی بایم و بە بینەران بگەێنیت. چنوور بەیانیت باش. بەداخەوە ژمارەی توشبووان لە کوردستان بۆ مەسلەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پەشەن پەتای کوشندەی کۆرۆنا هەر لە زیادبوونایە. شەوی ڕابردوو بەداخەوە هاوڵاتیە گیانی لە دەستدا بە حکمی زۆری تەمەنی و نەخۆشی درێژخایەنشی هەبوو. لە شاری سلێمانی ڕێوشوێنەکان بۆ کۆنترۆلکردنی نەهاتنە دەرەوەی هاوڵاتیانیش لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە قورستر و باشتر کۆنترۆل کراون. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە تێبینیمان کرد مەفرەزە تایبەتیەکانی هاتوچۆ و هێزەکانی ئاسایشی ناخۆ هێنراونتە دەرەوەی شارواتە لە دەرەوەی شار نایڵن هاوڵاتی بێتەوە بۆ ناو شار لە ناو شارشەوە پێچوانەوە بۆ چوونە دەرەوە ڕێگەی پێنادرێت. ئەمە ڕێگایەکی دروستە بۆ مانەوەی هاوڵاتیان لە ماڵەکانیان و پەیامی هەرە گرنگی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمیستانیش تاکیدکردنەوە لەوەیەکە هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێنەوە لە پێناوی پاراستنی خۆشەویستەکان و کەسوکاریان. با هاوکارم لەگەڵ ما بێت. من ئەم پیاوەت پێناسێنم فایقی حاجی عەلی مێڵواکە. چنوور پێشەوەی من قسە بۆ تۆ بکەم بە تەلەفۆن هەندێک ڕێنمایی سرنجڕاکێشی پێوتم لە پێناوی پاراستنی هاوڵاتیان و خەڵک بۆ پێشنیاری بۆ حکوومەتیش هەیە. حەزەکەم لە زاری خۆیەوە کاتم بیت تا بۆ ماشارەکە بزانین ئێوێ چی بڵێت. لە من نزیک بەرەوە لە مایکەکەەوە کاک فایق بێ زەحمەت بەیانێت با نزیک بەرەوە بێ زەحمەت زۆرتر نزیک بەرەوە زۆرتر نزیک بەرەوە ئەتەوێت چی بڵێ هەندێک تێبینیت هەبوو. فرمو كعثمان حاضرين فرمو بشي دخلتها كم كامل خدام من ذا زوج باس من شان شتيك ما لسر ام فيروسي كورونا كم هوادارم ام شتاني كمنها ام قصاني منها ما سودي هبه بو خلق كمان باشا چی اشتكى كاك فايق بله خالي كم لسر فيروسي كورونا طبعا ام فيروسا كبرزبو لشاري واني تشينوا بلاو بو اوروباي قلتوات الروشالاتي ناولاس ام فيروسا اسا فيروس شي جياني لهمان كانت اتواني بلين فيروس شي عائلويشا چونکە کە کەسێک تووشە بێ ئەچێتۆ نا عائلەیە خۆی هۆگەڵێن بۆ تا چواردە ڕۆژ
نیشانەکانی دەرناکەوێت لە ماوەی ئەو چواردە ڕۆژەدا کە تووشێ ڤایرۆسەوە هەموو عایلەکەی تووشە بێت ئەبێتە عایلەکەی ئەگرێتەوانێ. زۆر باش. لە خاڵی دووەمە ئەم ڤایرۆسە هاتووە تازە یەقەی پێگرتوین ئێمەش خۆ نابێ دانیشین دەستەبوسان شەڕی لەگەڵ بکەین. چۆن ئەتوانی ئێمە بەرەنگاری شەڕی لەگەڵ بکەین. دوو ئەرەکەیە بۆ شەڕکردن لەگەڵ ئەم ڤایرۆسیاوە بەسەریا زاڵ بین و سەرکوتیکەین و تەفر و تونایکەین. بەم شێوەیە نەبێ من قەناعەتم لێڕاموە کە ئەم ڤایرۆسە هەر بێنێتوانێ. شتەکانی جان دوو ئەرەکەیە ئەرکێکی خەڵک و ئەرکێکی حکومەت. باشە. هەرچی خەڵک ئەوەیە تەبەن پابند بێ بڕێنەبەکانە بچێتە ماڵەوە دانیشی و ئیتیمامدا بەدەستشتن و پاگوخانی و نێت دەرەوە ئاگای لە مناڵەکانی بێت ئەگەر بڕەشت بەرە لەو زیاتر لە ماڵەوە دانیشی و بەکاری بێنێ بۆی کە زۆر زۆر بەرکەوتنی لە دەرەوە نەبێت. ئەمە یەکێکە لە ئەرکەکانی خەڵک کە پێویستە ڕێنەماییەکان جێبەجێ بکە و پێڕەوی بکات. ئەرچی حکوومەتیش ئەوەیە کە تەمان لە عینە کاتەوە چۆن خەڵک هاوکاری حکومە دەکات من دڵنیاشم خەڵک پابند دەبێت بەڕێنەمەکانەوە ئەگەرەوەی کە پامەدیش نەبێت بە فشارێکی حکومەت ئەتوانێت پابندی کەیت بەڵام حکومەت ئەتوانێت هاوکاری خەڵک بکات بەڵام خەڵکیش کە هاوکاری حکومەتەکە حکومەتیشی پێویستە هاوکاری خەڵک کە ئەبزانە ئەو شتێ پێویستیانەی کە بە پێی ئیمکانتی خۆی هاوکاری بکە لە ڕووی خواردنەوە ڕووی باز شتەوە کە بزانین پێویستە کە یان ئەو مایەکە دوو مایەکە ئەو ماوەیە تێپەڕێت. باشە ئەمە پێشەوەی من یەک ئەو خاڵەی کە تۆ نووسیوت کاک فاقی حاجالی من پرسیاری ئەواکەم بۆ نمونە لە مارکێتێکا چۆن هاوڵاتی خۆی پارێز خاوەن مارکێتەکەمەتیمە بە ئەمەش تاوەکە متیەکەمێن داوایەکە بە حکومت کە وەکوتم قەنەعەتم وارڕێم وە پابند بێت پابند بێ بەڕێنەماکانە بۆ شێوەیە کە باسمان کرد من چەند پێشنیارێکمەیە چەند پێشنیارێکمە بۆ حکومت ڕووی قسەکانم لە حکومەتە لە وەزارەی تەندروستی و ئۆرگانەکانی تەندروستیە بۆ پارێزگارەکانە بۆ قایمقامەکانە بۆ مدرنەحەکانە ئەم قسانە بۆ حکومەتە ئەم خاڵانە پێویستە کاری دەستە بکرێ و ئیشی دەستە بکرێ. خاڵی یەکەم کە خاڵێکە کە ئەم خاڵانە ڕێگایەکە وەکو چۆکمان خەڵکە پابند بێ بەڵام حکومەتیش بیر بە عەقڵێکی تیژەوە بە توانایەکەوە بە عەقڵیانە تێبگە ئەو ڕێگانە وەدۆزێت کە ڤایرۆس شەڕی پارتیزانی نەکا بۆ ناو ماڵەکان. من چەند ڕێگایەکەیەکە لەم ڕێگانەوە خۆکارن باروش لەم ڕێگانە ئەگەر ڕێگاکانی لێنەگری مەفرەزی بۆ دانی کەمینی بۆ دانی پایگەی بۆ دانی بۆ ڕێگانە ئەم ڕێگانە ڕێبڕ نەکەیت ئەم ڤایرۆسە وا بە ئاسانی کۆتایی ناوە. ڕێگای یەکەم ئەوەیە کە سۆپەرمارکێتەکان کە خەڵگە چێشتە کڕێت دەست لە شتەکە ئادات دوای ئەوە کابرا پارایە بە کابراوە ڕێگە ئاڵگۆڕی پارە ئەمە ڕێگایەکە هەل بوو ئەم ڕێگایە چییە؟ ئەم ڕێگایە پێویستە فرۆشیار پێویستە دەستچێژی دەستکات دەما بەستێک کڵاو لەسەر کات نێڵێ بە شێوێک ئەمە ئیشی حکومەتی شێ بیکات فشار بێنێ نێڵە بە شێوێک هاوڵاتی دەست لەو شتە بدا خۆی شتەکەی بداتێت مەسەلەی پارەش هەڵکردنی پارە شتێک دانێت برێنێ شتێک بێکە زەماتی پارەکەی بێ هاوڵەتی پارەکەی هێنا ئەو شتێک ڕی پارەکەی بۆ بخاتە ئەوەوە زۆر بەنسبەرنانەوەکانەوە پارەکەی بۆ بخاتە ئەوێ ڕۆژی تواییتر پارەکە هەڵگری و بەکاری بێتەوە بژار سەعابسە پارەکات تێپڕۆتا وا دەشی دژە ڤایرۆس تەقیمی شکات هەڵگری ڕۆژ دوایتر بەکاری بێنێ هەر یەکەم ڕۆژە بەرکەوتنیەکە پارەکە ڕۆژەکانی تر خۆی بە یاسای خۆی ڕێگرێ و ئەڕوات. باشە خاری دووهەم بڵێن ئەو سارانەی ئەگەڕێن بە کۆڵانەکانە ئەمە شۆکارێکە لەو ڕێگایە ڤایرۆس بێتە ناو ماڵەکان کە ئەو خەڵکە کاراتین کراون ئەمە شۆکارێکە ئەمیش بە هەمان شێوە حسابێکی بۆ بکرێ و ئەو شەر شتێک دانێ بۆ پارەکە و نێڵێ خەڵک هەمان ڕێنەماکان جێبەجێکە و نێڵێ خەڵک دەست لە شتەکان بدا ئەمە هۆکاری ڤایرۆسەکەیە. باش لە خاڵی سێهەمە نانە و خانە و سەم فرۆشەکان ئەمەش کە فرۆشیار کە سەمونە بە خەڵکە نانە بە خەڵک پارە وەرەگرێت لە هەمان کاتا ئاڵگۆڕی پارێژەکە و دەزانەکەژلاتی ئیدا هاوڵاتی ئەمە شۆکارێکە لەو ڕێگایە بارێت بڕا بۆ ناو ماڵەکان کە خەڵکە بە خەڵکە کاراتین کراوە بۆ شێر ڕێنمایی بووە لەم ڕێگایشەوە ئاڕوات. ئەمەش پێویستە عینە شت هەر بۆ شوێی کە باسی کرد و کسۆر بارکەتەکە هەلی بۆ بکرێت هەلی ئەوەیە ئەو پارەیەکە شتێک دانێکە زەمانی پارەکەیەکە ڕۆژ دوای پارەکە بەکارێتەوە مادیژ دژە ڤایرۆسی لێدا ئەمەش هەلێکە. لە خاڵی چوارەمە
بەڵێ خاڵی چوارم لە خاڵی چوارەمە پاسەکان ئێستا ڕاستە ڕاژیراوە بەڵام هەتا ئەم ڤایرۆسە کۆنتڕۆڵ ئەکرێت پاس وەکارێکە تەکسی وەکارێکە دا لێ بریژەکەم لەو ساق تەقسی و ساق پاسەکان گلێمانێ نەکا کە ئەماڵین بوەستێ ماوەی کار نەکات لە بەرەوەی حل ناکرێت چونکە حلی پارەش بەم شوێ حلکردنی ئەو بەرکەوتی هەرە بێت لەگەڵیا خەڵکە لەوێ ئەستە پاسەکان قەپاتە زۆر ئیحتیمالیمە ئەو نەخۆشیە بگرێ و بیباتە بۆ ماڵەوانێ بچێتە ناو ماڵەکان ئەمە بۆیە ئەڵێن پاسەکان هەر بوەستێت تا ڤایرۆسەکە کۆنتڕۆڵەکە لەگەڵ تەکسەکان. باشە کاک فایق من مەجارت پێدەم بۆی پاشماوەی تەواو بکەیت با من بچمەوە لای بێژەرەکەمان یا پێشکەشکارەکەمان چنوور ئەمە بەشێکن لە هەندێک پەیامی یەکێک لە هاوڵاتیەکانی شاری سلێمانی کاک فایقی حاجی عەلی کە پێشتر بە تەلەفۆن هەندێک ڕاستپاردە و ڕێنمایی هەبوو بۆ هاوڵاتیان لە پێناوی پاراستنی خۆیان و پاراستنی کەس و کاریان ڕێنمایەکان هەرچەند بە زمانێکی سادە ئەو بەڕێزە نووسیوێتی و حازری کردووە بەڵام گرنگن لە پێناوی مانەوە و پاراستنی هەموو هاوڵاتیانی کوردستان و هەروەها هاونیشتمانیانی کوردستان پەیامە هەرێک گرنگەکەی دیسان وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی ئەوەیە کە تکایە لە ماڵەکانتان بێنەوە لە پێناوی پاراستنی خۆشەویستان و کەس و کارتان چنوور. دەستەکانە خۆش بێت عوسمان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ ئەو ڕێنمایانەی کە ئەو میوانە بەڕێزە بە ئێمەی بەخشی بەڵێ خۆشەویستان وچانێکی کورتۆرەگرین و ئەگەڕین وڵاتان. خۆشەویستان ئێمە تەندروستی ئێوەمان زۆر بەلاوە گرنگە لەبەرەوە ئاگاتان لە ڕێنمایەکان بێ. بەرەنگاربوونەوە بە تەنها کەسێک ناکرێت پێویستە هەمومان هاوکار بین. خۆ پاراستن باشتر لە چارەسەرکردن بۆیە ئێمە خۆمانە پارێزین. من تۆم خۆشەوێ بۆیە تۆقەل لەگەڵ ناکەم. ئازیزانم ترس و دڵڕاوچەی زۆر بەرگری لەشدا ئاوەزێنێت بۆیە پێویستە بەهێز بین و زاڵ بین بەسەر ئەم دۆخەیە. خۆشمەوێن هەر لەبەرەوەی خۆشمەوێن ئەگەر نیشانەکانم تیا دەرکە و بە زووترین کات خۆمەگەیەنمە نەخۆشخانە. دۆخی زۆر لەمە سەختترمان تێپەڕان بە خۆ پاراستن ئەمەش تێپەڕێن بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک. بەڵێ ئازیزان پەیامنێرمان مەجید حەمید بە شەیەکی ڕاستەوخۆ لە چەمچەماڵ لەگەڵمانە. مەجید سڵاو لێ بێ و بەیانیت باش نوێترین زانیاری و نوێترین هەواڵەکان لە چەمچەماڵەوە بە ئێمە بە بینەران گوازیتەوە. مەڵێ سنوور بەیانی ئێوە و بینەرانی گەلی کوردستان باش و بە هیوای لەشێکی ساغ و دووربوون لە هەموو نەخۆشیێک بە تایبەتی ئەم ڤایرۆسە کوشندەیە کە ڕووی لە هەرمی کوردستان کردو بە هیوای لەشێکی ساغ بۆ هەموو بینەرانی گەلی کوردستان هەروەک باز دەکرێت باس و خواست باسەکان سەرجەم باسەکان لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە سۆشیال میدیا لە ناو خەڵک باسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە کە بۆتە مەترسیەک بۆتە مۆتەکەیەک بۆ سەر هەموو جیهان بە تایبەتی ئەمە لە کوردستان لە هەموو لایەکەوە دەستیان داوەت خۆپاراستن هاوڵاتیان لەلایەک ئەو زیادی و زیادبوونی مەترسی کۆرۆنا کارێکی کردووە کە ڕێو شوێنەکان زیاتر بەجددی وەربگیرێت یعنی ڕۆژ بە ڕۆژ تونتر بێت ڕێو شوێن تند بگیرێتە بەر هەم لەلایەن هاوڵاتیانەوە کە کەمتر دێنە دەرەوە کەمتر لەسەر ئەو بابەتانی کە پێویستیانە وەلایەن ناوە تەنها لە ژوورەوە چاوەڕێی ئەو ڕۆژن کە کۆتایی ئەو بارودۆخە بێت لەلایەکی تریشەوە لەلایەکتەوە ڕاگەیاندنەکان هێزە ئەمنیەکان هێزەکان تیمەکانی تەندروستی هەموو هەوڵێکی خۆیان خستۆتە کار تا
خەڵک وشارکەنەوە کە بڵێ ئەو مەترسیە جددیە ئەو مەترسیە شتێک نییە کە بە بڵێن بۆ دڵخۆشکردنی هاوڵاتیان بڵێن مەترسیەکە جددی نیە و مەترسیەکە شتێکی وانە. ئێمە ئەمڕۆ باز لە ڕەوشی هاتوچۆ لە چەمچەماڵ دەکەین و ئەو ڕێو شوێنانەی کە لەلایەن بەڕێوەبرێتی هاتوچۆی چەمچەماڵ گیراوەتە بەر کە پێم وایە لەم ئەمڕۆ دوو ڕۆژە بربەستی کۆنکرێتی لە زۆربەی شارڕێیەکان ڕێگا سەرکیەکان و ڕێگە لاوەیەکەکانی چەمچەماڵیش دانراوە. لەسەر ئەو بابەتە پێم باشە میوانداری عومەر عەلی بەڕێوەبەری هاتووی چەمچەماڵمان کردەوە لە لای ئێمە میوانە دەمانێت دووردەکاری زیاتر لە ئەو وەرگین و بزانین ئەو ڕێوشێوانانە چین کە ئەوان گرتویانتە بەر. کاک عومەر سڵاوت لێبێ و بانیت باش. بەڵێ ئێوەکو بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا وەک دەبینین سەرجەم کارمەندەکانتان لە کاردان و لە ئەرک و لە هاتوچۆی لە ڕێگەکاندا بەردەوام لە ئینزادان. ئێوە ئەو ڕێوشێنانی کە گرتوتانە بەر تاکو ئەمڕۆ چی بوون؟ بەڵێ زۆر سپاس دەستان خۆش ئێمە سەرجەم ڕێکارەکانی خەدەقەکردنی هاتوچۆمان گردوتە بەر بۆ لە ماوەی ئەم دوو ڕۆژی ڕابردوو شار ڕێکارەکانمان تر کردوتەوە و دانانی بربەستی کۆنکرێت لە سەرجەم شەقامە گشتەکانی ناو شارۆکەی چەمچەماڵ و نێوانی ناحەی شۆڕشیش بۆی ئەم هەڵمەتیشمان دەست پێکرد بەڕاستی بەداخەوە لەلایەن هەندێک لە شۆفێران و هاوڵاتیانیش پابند نەبوون بە خەدەقەی هاتوچۆوە وەکو پێویست دەبوو. بۆ خۆتان دەزانن ڕێنمایەکانی تەندروستی زیاتر تونکراوەتەوە بەپێی هەردوو ڕێنمایی هەم وەزارەتی ناوخۆ هەم وەزارەتی تەندروستی بۆی بتوانین شڕتری بکەینەوە تەمە بۆ سەلامەتی ژیانی هاوڵاتیان. ئێستا تا بەشا خۆشتانە ئەیبینین ئێمە کەوا لێرە دیسانەوە بربەستی کۆنکرێتەکان ئەبینە ئەو شوێنانی کەوا جموجولی لێیە ئەتوانم بڵێم لە ناو شاری چەمچەماڵ بە تایبەتی تا ڕادەیەکی زۆر باش کۆنتۆڵمان کردووە بەڵام بەداخەوە لە کۆڵانە لاوەچەکان و لە ناو گەڕەکەکانە جموجولی لە هەندی ئۆتۆمبیل و لە بەداخە هاوڵاتیان ئەبینێت تەمان ئەوەش داوانە بڵێن بە ئێمە کۆنتترۆل نەکرێت ئەبێ هاوڵاتیان بۆ سەلامەتی ژیانی خۆیان و بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆتانەزانن ئەم ڤایرۆسا بە جۆرەیەکەوە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوتەوە و خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر کۆی میلەت بە تابەتی هەرێمی کوردستانیشی کردوتەوە. ئێمە ژەمانەوەی بۆیە خۆمان ماندوو کردووە و ماندووش نابین سەرجەم هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە هەموو بارەکانەوە بە وەزارەتی پێشمەرگەیشەوە و بە خەڵکیشەوە خۆمان هیلا کردووە بۆی بتوانین گیانی هاوڵاتیان بپارێزن و ئەم پەتای ڤایرۆسە ئینشەڵا پشت بەخوای گەورە بتوانین تێپەڕی بکەین. بڵێ کاک عومەر بەنسبەت ڕۆژانی ترەوە هاتوچۆ زۆر کەمتر بۆتەوە ناتوانین بڵین نەماوە بەڵام هاتوچۆ ئەبینین لە نێوان جمجۆڵی ئۆتۆمبیلە بینین کە هاتوچۆکەن ئەوانە چین هۆکاری هاتوچۆی ئەوانە چیە و جیاوازیان چێ لەگەڵان؟ بەڵێ هەندێک ئۆتۆمبیل ئەبینێت ئەوش هەم سەر بەهێزەکانی ئاسایشی ناوخۆن و هەم فەرمانگەی تەندروستی تیمەکانی تەندروستیە هەمووی با بڵێنێ من ئۆتۆمبیلێکی زۆرمانی بۆ هەمیان دابیکەین لە کاتی گۆڕینی وەشبەکانە ویا ئەوانی کەوا زەرورن بۆ سەرەکەیانی خۆیانەچن ئەو ئۆتۆمبیلان ئەبینێت. بەڵێ ئۆتۆمبیلی مەدەنی ئەبینین کە هاتوچۆ ئۆکەن کەسانێک نین کە بڵێن لایەنی ئەمنی بن یاخود کارمەند بن ئەمانە چین؟ بەڵێ هەندێکیش ڕێپێدراوە لە بەرەوەی باڵ دوکانەکانیان کردوتەوە دوکانی سەوزۆمیوە لە بەری شارۆچکە چەمچەماڵ شارۆچکەیشی با بڵێن ئەوەنە خەڵەباڵی لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەمومان یەکتری ئەناسین باوەڕ ناکەم شۆفێرێک بتوانێت دروست لەگەڵ ئێمە قسە بکە کە بڵێ من ئەوی شەم هەیە و بۆ ئەواچم بۆی بەڕاستی ئەیان ناسین ئەگەر بۆ سەرەکەی خۆی نەچێ و یا کارمەدی حکوومەت نەبێت ئەوە ئێمە بە دڵنیاوی ئیجرایەتی یاسایی لەگەڵاکەین. بڵێ کاک عومەر لە درێژەی قەدەغەکردنی هاتوچۆدا لەم چەند ڕۆژی ڕابردوو ئێوە توانیتوانن سەرپێچەکان ئامارەکانیان چۆن بۆ توانیتوان دەست بەسەر چەند ئۆتۆمبیلدا بگرین یاخود مۆڵەتی شۆفێری ئیجراتەکانتان چۆن بووە؟ بەڵێ لە ماوەی ڕابردووە خەدەغەی هاتوچۆ بوو ئەتوانم بڵێم زیاتر دەستمان بە نزیکەی 200 بەڵگەی مۆڵەتی شۆفێری و سەنوی گردووە زیاتر لە ئۆتۆمبیلمان دەست بەسەرا گردووە بەڵام لەم ڕۆژەیە کەوا زیاتر تورمان کردوێتەوە ئیجراتەکان تونترەکەینەوە بۆی لێرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستەکەین لە برایانی شۆفێرەکەین زیاتر پابن بە ڕێنمایەکانی تەندروستی بە ڕێنمایەکانی قەدەغەکردنی هاتوچۆ ئیجراتەکانمان تونتر کردوێتەوە هەر ئۆتۆمبیلێک دەستی بەسەرا ژیرێ و
بە دەربێ لە ڕێنمایەکان دەستی بەسەر ئاژیرێت و بە بڕی 100,000 غەرامە بە پێی ڕێنمایی وەزارەتی ناوخۆ غەرامەی یاسایی بۆ بێت. زۆری ڕێگە سەرکیەکان و ڕێگەلاوەکیەکان بە کۆنکرێت گیراوە لە چەمچەماڵ. ئێوە پلانتان بۆ ئەو ئۆتۆمبیلانی کە مۆڵەتیان هەیە بە مۆڵەتی هاتچۆکردنیان هەیە ینی ڕێگە پێدراون کە لەم ڕۆژانەدا هاتچۆ بکەن وەکو کە ئەو کارمەندە ئەمنیەکان یاخود کارمەندانی تەندروستی ئەو کارمەندانی کە لە کاردانی ئێستا یاخود ئەو دوکان و نانەوەخانانەی کە کار دەکەن لەم ڕۆژانە ئەمانە چ پلانێکتان هەیە بتوانن هاتچۆ بکەن بەو بربەستانی کە داتانناوە. ئێمە بەرۆستەکان زیاتر ناو مرکزی قەزای چەمچەماڵ ماسوور کردوێتەوە جادە سەرکیەکان بۆی داوامە لە هاوڵاتیان کردەوە و دوکاندارەکانیش کە ئەوانی کەوا زۆر زەرورنەوە ڕێگە پێدراوە نەبوو دوکانەکانیان دەکەنەوە ئەوەی کە بژێوی ژیانی خەڵک نەبێت. ڕێگە لاوەشەکانیشمان کە گردووە کۆڵانەکان تا حەدی بڵێ قەدەغە نەکراوە لە هەندێک سوپەرمارکێتەکان و دوکانی فڕنەکان هەیە ئەمەش بۆچی بۆ خۆ دەزانی بژێوی ژیانی خەڵکی لەسەرا بۆی بتوانن ژیانی خۆیان ڕۆژانەی خۆیان دابین بکەن ئەنا هەموو ئەو فەرعانەمان گردووە ئەوەشی کە ڕێگە پێدراوە نەبێ بە پێ ڕێنمایەکان نەبێ هەمووی ژاتی لەگەڵا بێت. کاگمەر لەسەر جەم شەقامەکانی شار کارمەندەکانی ئێوە دەبینین کە ماندوونە ناسانە کار دەکەن. بەڕێوەبەتی تەندروستی چەمچەماڵ تا چەند توانێتی پێداویستی بۆ کارمەندانە دابین کە توانێتی هاوکارتان بێت یعنی بەڕاستی ئەوانش لە مەترسیدان بۆ خۆپاراستن پێویستیان بە پێداویستەکانی پزیشکی دەبێت تا چەند توانیویانە بەڕێوەبەتی تەندروستی هاوکارتان بۆ پێداویستی بۆ دابین کردوون. بەداخەوە ئەم پەتای ڤایرۆسەک و باشم کرد ئەتوانم بڵێم چارەسەری زۆر زەحمەتە بە جۆرەی سەرچاوە تەندروستیەکان ئەم دەمام و دەستکێشانش بەڕاستی ئێمە خۆمان هەوڵمان داوە هەم لە ڕێی عیلاقاتەوە لە ڕێی کۆڵی ئەم شتی ترەوە ئەژینا بە حەقت پێ بڵێم نا بەڕێبەراتی تەندروستیش کەسێ بۆمانی دابین نەکردووە بەڵام پەیامان کردووە بۆی بەسەر کارمەندەکانە دابەشی بکەن و تێکڵاوی و تێکڵاوی کۆمەڵایەتی و تێکڵاوی لەگەڵ هێزەکانی ترا مەسافەی ئەوەی کەوا بە جۆرەی تەندروستی بڵاوی کردوێتەوە لەگەڵەوە نابین. نەڵێ کاگمەر لە کۆتاییدا ئەمێ پەیامی خۆت بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ ڕابگەینێ لەم لە کۆتایی داواکارم لە سەرجەم دانیشتوانی خەزای چەمچەماڵ و ناحیەکان و گوندەکانی دەوروبەری تکایان لێ دەکەین کە وشەی تکامان بەکارهات هەر لە ڕاگەاندنەکانشە جەنابتان گوێبیستی بوونە بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز وەزیری تەندروستی هەموو ئەو بەڕێزانی تر لە پارێزگار و لە قایمقامەکان هەمومان وشەی تکا بەکارین تکایش بە مەنای ئەوە دیێکا دیارە ئەم ڤایرۆسە خەتەرێکی زۆر گەورە و ترسناشی هەیە لەسەر میلەتەکەمان بۆیە منیش لێرەوە تکاکەم لە دانیشتوانی خەزای چەمچەماڵ و گوندەکان و ناحیەکانی دەوروبەری پابەندی سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان بن پابەندی ڕێنمایەکانی قەدەغە بن ئەگەر زۆر زەرور نەبوو نێنە دەرەوە لە ماڵەکانیان بمێنەوە ئەتوانن لە کۆڵانەکان لە سۆپەرمارکێتەکان لەو شوێنانە پێداویستی بژێوی ژیانی خۆیان بۆ ڕۆژانە پەیدا بکەن ئەمیش فترەیەکە ئینشەڵا پشت بەخوای گەورە ئەم پەتای ڤایرۆسە لە کۆڵی هەموو دنیا ئەبێتەوە و لە کۆڵی میلەتەکەشمان دەبێتەوە بە هیوای تەندروستی و لە ساغی بۆ هەموو لایەک. بەڵێ سپاس بۆ عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ کە لەگەڵمان لەم بەرنامەیەدا بەشدار بوو. بەڵێ چنوور ئەوەی کە ماوەتەوە باس بکرێت ڕێژەی توشبووانە لە سنووری چەمچەماڵ کە ئێستا جێگەی باس و خواستە یعنی خەڵکێکی زۆر ڕخنیان گرتووە کە بۆ شێوەیە گەورە نەکرێتەوە کە بەڕاستی ڤایرۆسی لە شێوەیە ڤایرۆسی کۆرۆنا شتێک نییە کە بە بچووکی باس بکرێت لە قەزای چەمچەماڵ سنووری قەزای چەمچەماڵ 4 کەس تووشی ئەو حاڵەتە بووە کە دوانیان لە ناحیەی تەکیی کاکەمەندن دوانیشان یەک خانەوادن سەر بەیەک بنەماڵەن لە قەزای چەمچەماڵ و هیوای تەندروستیان بۆ دەخوازین و هیوای زوو چاک بوونەوە و هاتنەوە ناو خێزانەکەیان. بەڵێ من دێمەوە لاتان بۆ هەر پرسیارێکە بێت. پامێرمان مەجید حەمید بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵما بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ سەرجەم زانیاریەکانە بە ئومێدی لە ساخی تەندروستیەکی باش بۆ تەواوی هاوڵاتیانی چەمچەماڵی خۆشەویست. گرنگە ئێمە و گرنگە ئێوەش گرنگە هەموو لایەک پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بێ لە پێناو پاراستنی خۆمان و کەسانی ئازیزانمان لە پێناو پاراستنی هەموو لایەک جا با پابەندی ڕێنمایەکان بین. لێرە داتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هەتا سبێنە و با پرۆگرامی کینەوەی نەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ.